من كل والله درمان يا غالي اي ما شاء الله اي ما شاء الله اي ما شاء الله وعليكم السلام ايش الله خدش ترازي ام صدق شيء وي هربجي نسيب توقيل قريدك واي دنيا بوافواي ما في دنيا اخر شعرك بيوز بعديني الله هرب يعني اگر شعرك سوراني بولا قال من اگر بعديني بو با اتفاق بيا واي دست تدخش يا خو ماندينا بن ما مستعين ماندينا بن همان شتا كوبي بيست ابا عاود كلمه لبن رشماري هاتينا دي وخانه مهم ترين شت ها عاود كلمه ار والله كويبرا ساعدكوا عمود نما بخواش لشي زعاز الله نعمته خديه كشو هوا واكل كشو هوا راستي ابيد براي امينه برا خدش ترازي امينه توش تا اشتجوانا لبردك زرزركم مرمركم ترتيبات سم باشا توي زوربان لبو دبي امن نبم والله بس يتأمين يعني بجميع دي هميش مدري اشترين كل عشامية وكرترم يتشي تش همية ودري اشتري هربو تناوبا هم بجني زرزركم بربر زرزركم مرمر هاوليري سليماني بجني تيلكو بالبيل كوني تيلو بالبيلو تيلو بالبيل افتشتو مشت يا الله كشو هوا افغوران كواريه بسردوتين ان شاء الله اوجي نعمه وخير وبركات بن اف هوايتيت واف بارانتين تشتك بهونينا تشتك بمفانينا هر تشتك خدي فريب كت ان شاء الله خير ورحمته تيدا اف هواي بيزي هو تجي ان شاء الله چ برزگريك بو كسي چينا بم طيبه تجي مالت هجار وفقيرها با اكي قالك بحيل چكي كاريگري سرخيفتا ما كرنج برهنده نفسي و جرا ابراهيم قوتين مكره دي واخوان لا برشمالي لا بودي واخوان اري والله نعمه تاخذ بجا السلام عليكم ورحمه الله وبركاته باشيفا نو باشيفا نهي تو بس بينما اورو يعني دقيقه ده دبتني في نيو ناهش يعني تقريبا صباينا بشيه كم سيبه شاب بشيه كم اوله رحمه اوسطه مغفره اخره عتق ان شاء الله هم برحمتك الكوتين اللهم امين اللهم امين دعاء تريج بر مغفرتك يا جرينجا خاصه دهر وجد سبيك دمروف طلب الرحمه بك طلب دلوفانيه بك خدش تعالى وامجد نابين خدا الرحمه يعني بيكو دبين هذه كاريو يكو دبك ابرا شوف تلم شوف والله اسمه ريوان هات هذه او على اساس ديارنا بيبقى زور كشف هذه او زمدان زمداني كارشيو از شيء سعيد بس ها هو درين يقدر وشي فلاني وشي فلاني والله شو هذا شيء سادي نعم بدي والله يتم منطقة شيء اخويا همو منطقك دبي والله دي الله بابا تتعرف شفاجي خد حسكت وكيو ديار دمج ميرو ايكي ديار بابا تمگری دای توری اسلامیه توری جینو جیارامه ام چا سردریه دیال کدوب کین سردریه دیال پرستناب کین سردریه دیال هیوا رمضان بکین و بالمقابل کچو ارکوماف مل برانبری اکودو هنه افشواجی خود هست که تیکش بابا تدگرین کنده جرا همو بیا تستکی صاده ام ورد گرین یعنی هنده جرا دفمه چنینه وصل دفمه بصادیت تبحث کرن و بكيميتة هزر كرن السر لأبخوجي قلنا هكا وقالك وموزنا خاصة سر دمي سوشيال ميديا عندك تستهين قالك يتزيراتر لي هاتين بري أزبوار كم كيم تربي
بس نكزيرة ترى ئەوش پەیوەندی بڕواکە بە سەقافەتی ئینسان و هەیە ئەو بابەتە بالضبط کەس بۆ کەسەکان دەگۆڕدرێن عادەتەن ئەو کەسانی بابەتی ناو و ناتۆرە و ئەو بابەتانە یعنی لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە دەگۆڕێ هەر لە نێو کۆمەڵگادا لە نێو خێزانێکەوە بۆ خێزانێکی دیکە دەگۆڕێ پەیوەندی بە شێوازی پەروەردە و تربێتی ئەو بنەماڵە و کەسەکانە جاری واشەیە کەسێک هەڵدەکەوێت لە نێو بنەماڵەیەکدا لە نێو ماڵباتێک نێو خێزانێک کە جیاوازە بە باشی پەروەردەی خێزانەکەی وەرنەگرتووە و جاری واشەیە هەر کەسان ڕەنگە خراپیش نەبن یان پیشەشیان نەبێ ئەم مەسەلەی ناو ناتۆرە و ناو لێنانی نادروست لە کەسانی دیکە بەڵام توش دەبێت هەروەها لەگەڵیشیدا سوکایەتی کردن کە هەر لەسەر ئەو هێڵەیە بابەتی ناو ناتۆرە و ناو چه سوکاتی پێکردن دەفەت بێژن سفکۆتی پێکردن یانژی تڕۆنە پێکردن مثلا کابراایە کە حتا نەیە درزی بە تڕۆنە پێتکردن یانژی پیچەکێ عقلی ویل دەفمەت بێژن سفک تربەت یعنی پیچەکێ ئەف گونەه و ئەو سەر نەبن خەڵک تڕۆنە پێتکرد حتا سەروانەژی چۆیە یانژی ناف ئینانە خەلەت وەکی تێ مۆژە پێکری مثلا کابراایەکی ماشەڵڵە ناوی عەبدوڵڵاهە عەبۆ ناوێکی جوانی هەیە بە جوانی بانجیکە هەندێک جار مەسەرەن هەندێک ناو هەیە کورد دەکرێتەوە لە بەر خۆشەویستی مەسەرەن ئەم مەسەرەن بە تو دەڵێم ژڤۆ ئەو جدەوی پرسیارکین هەکە ئێک بوو حەژەیکردن وە پێت خۆشە بڵێم ژڤۆ والله برا تو چۆ بێژە من دەفمە درستە هەکە حەژەیکردن بەد بەس هەما تڕۆنە بمکی نە ئەدی لۆتوانە هەز دەکەی ئەو ها نا خوانە ئەم خێراتنە مێوانی یاڵا یاڵڵا زۆر بەڕێز مێوانی ما ئەفێ بابەتی ئیمادگوانی بەحسکین دکتۆر عیمادگوانی مامۆستای ئاینی گەلە خێراتی دکتۆر عەلەیکوم ئەسسەلام ورحمەتوڵڵاهی وبەرەکاتوه الله وبركاته يا اخوا بخير بيت يا اخوا بخير بيت صحتان شونه الحمد لله خيراتي دكتور سربرز ان شاء الله ابتان باريس يا اخوه واوفادون كير وروناك كير اودانا بايوه الميدي روناهيترو اوفادون سلام يا اخوه يا اخوا بخير بي سنب هاشتي ان شاء الله امين هاشتي لقوا چەند ڕۆژێ ڕەمەزانێک بووی زور باش خۆش بوو الحمد لله الحمد لله بابا زياد يا ربي هر باشي بابا زياد بيدر لنا وناز ونعمتين هزار جا شكر خدي برنامجات هي رمضان ده شو مظبوط تتا بلان بود امني مزبوطم الاخوه بابا زياد بي من الجوزي قسيج هي اقل اهلي قبستاني ببرسن خوزقك وامنيتك وهي يا الله دليت وانم بليم خوزقان اوي درين خوزقا بقرابين ودنيا يكروج رمضان الجديد به الله الحمد لله لا بس بدي أعرف نعمة كان الرزق تمن بابا زياد بي الحمد لله شكرا اخوي بالورد دكتور مال دسبيكي ديال برو اخو بابا دا بتشكي وصبح سكره ما بصفقاتي لي ام حاسكي مجا بالدليل وبآيات وبقرآن وفرمودت پیغمبر صلى الله عليه وسلم بتشنا وي سردمي وحتى سردمي بري اسلامي جي مثلا كوتشو صفقاتي هبيه ترانا بيكرن ناوزراندن كانوا كالسوشيال ميديا قالك بيش كفتي جوريتوي قالك زيدنا ام بتشينا گناه کرناوه یانجی حرام کرناوه که چه بیا بری پیغمبر صلی الله علیه و سلم و کاب آیات قرآن چه هاتیه گناه کرن و حرام کرن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه والأصفاز بو جنابتان أصفاز بو وبراب الرزان وأنا لو دي بكامل رشن خواهي قورا جهودتان قبول بك إن شاء الله أستاذ لتيروانيني إسلامي تيروانيني خطابي قرآن مروف تسقي خطابه مروف مركزي خطابي قرآن مو بابتا كان لدورو بشتي مروفي دينو دتسن حتى درس كردني كون خواهي پروردگار جل جلاله كوصفي أكا باسي أو استفادان أكا لنا وآسمان وزاوية فرمي لبو مروفي درس كراين ومروف مخلوقي خواهي پروردگار ريز لين دراوه خواهي پروردگار جل جلاله كإنساني درس كردوا لو أو إنسان لنا أو زاوية وقوري جيان بريبكا وبو هدفاني كهات وهدفكاني ببيشي خواهي پروردگار جل جلاله سي مامستاي داونتا أو إنساني سي مامستاي كمينيان بريتيا لفطرت كبيدا وتري وجدان فطرت إنسان خواهي پروردگار إنساني دروس كرديا لناو ناخي إنسان خواهي پروردگار كو ملك فاكتري دانا إنسانا بوجود خوي هزبتاك وخرابا أكا بەڵام لەبەرەوەی ئەو وجدان یاخود ئەو فطرەتە جاری وا هەیە گۆڕانکاری بەسەردادێ بە مروری زەمن قابل ئینحرافە
خی پەروەردگار جل جلال و مامۆستایەکی دیکەی دایتێ و خاتری ئەوەی ڕاست ئەو غەڵەتانەی کە فیترەت تووشی ئەبی ئەوەی یارمەتی دەریبی بریتێ لە مامۆستای عەقڵ. عەقڵیش لەبەرەوەی تواناکانی محدودن بەڕێکردنی هەندێک لەو بابەتانی کە لە دەرەوەی تواناکانی عەقڵن زەحمەتە. خی پەروەردگار پەیامبەرانی ناردوون لە ئەوەی کەوا ڕێنیشاندەری عەقڵ بن و تەواوکەر بن لەو ڕێگایی کەوا مرۆڤ پێویستی پێیەتی بەیەکەوە ئینسانی تەوجیه بکەن لە ئەو کەنارێکی خی پەروەردگار جل جلالو دەیەوێ ئینسان بەرەو ئەو تەوەجوهەی بڕوە. جا هەر شتێک کە لە مەسلحەتی ئینسانی بخوای پەروەردگار جل جلاله لە مەجالی ڕێگە پێدرا هێشتی تو و هەر شتێکیش کە لە زەرەری ئینسانی بخوای پەروەردگار بردیتە بازنەی قەدەغە کراوەکان. لە ضمنی ئەو بازنە قەدەغە کراوانە خی پەروەردگار جل جلاله لە هەر سەردەمەکی پێغەمبەرە چی ناردبی بەقەدەر ئەوەی کە ئینسان پێویستی پێی خیتابەکەی تەوجیه کرا بەقەدەر عەقڵی مرۆڤ. بەڵام لەگەڵ هاتنی پێغەمبەری عەقڵی مرۆڤ گاتە مەرحەلەی بلوغ کە گەیشتە مەرحەلەی بلوغ هەموو ئەو شتانێکی ئینسان پێویستی پێیەتی خی پەروەردگار وەکو ثەوابت لە قورئانی تەسبیتی کردین. ئەوەی کە ئینسانش پێویستی بە گۆڕانکاری خی پەروەردگار مەجالە چێشتی تۆ لە بۆ عەقڵی ئینسان و خاتری بتوانین لە بازنەی ئەو دەقانە ئینسان بێ و بچی ژیانی خۆی پێڕۆ بکە کەواتە دەتوانین بڵێن قورئان دەستورە تێڕوانینی زانانیش دەبێتە قانون بە هەڵێنجانی دقەکانی قانون لەو دەقانەی کە لە دەستورە جێگەیان دەبێتەوە کە بریتە لە قورئان. جا ئیسلام لە بۆ 5 پایە هاتیە 5 شت هاتیە پێی دەوترێ بە بەستە گرینگەکانی ئیسلام وەکو کۆتا پەیام. یعنی ئیسلام هەموو شتەکانی لەو 5 حەسرن: پاراستنی دین، پاراستنی عەقڵ، پاراستنی نەفس، پاراستنی عەقڵ، پاراستنی نەسل و لەگەڵ پاراستنی ماڵ. هەندێک لە زانایە پاراستنی عێرزیشان وەگەردایە، کەسایەتی ئینسان، ناموسی ئینسان، شخصیەتی ئینسان. لێ هەر شتێک لەو 5 شانە قابلی زەرەر بن بەوانە زەرەر بەوانە بگەینی لە ئیسلامەتی ئەچتا بازنەی حرام کراو. حرامەکە لە چ ئاستێک دەبێت مەسەلا لە ئاست لەو پەڕی بەرزیایە لەو پەڕی کەبایرە بەتەکید چونکە لۆ تو تەماشای بکە لە قیامەتێ یاسای قیامەتی خواوەی یاسایەکانی وها دانایە. ئەفەرمی عەبدی من هەموو ئەو بابەتانەی کە ئەتوو تۆبەی لێ دەکەی ئەگەر بێت و پەیوەندی بە حەقی منەوە بی لێت خۆشەبم، بەڵام ئەوەی کە پەیوەندی بە حەقی عالەمی وەیە لێ خۆشبوونی نییە. لێ پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم جارێک لەناو سەحابە دانیشتە فەرموویەتی ئەنگۆ دەزانن مفلیس چێ. مفلیس بە پێوەری ئەو سەردەمی وچی مەش ئێستا ئەوەیە کابرا پارەی نەبی دیناری نەبن درەمی نەبی کابراایکی دایعبی. بەس پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی مفلیسی ئومەتی من ئەو کەسەیە کە لە ڕۆژا قیامەتێ دێ چاکەی هەنا عیبارەتی کردیە بەس ئەو کابرایە داوای خەڵکی لەسەر زۆرە. یەکێک دێ دەڵێ خوایە غەدری لێ کردیم، یەک دەدەرێت تەعەدای لێ کردیم. یەک لەو داوایانەی کە هەیە ئەوەیە کە کابرا ناوی زڕێنرایە، ئەوەیە کە کابرا شخصیەتی لەگدار کرایە، ئەوەیە کە کابرا بوویتە سەبەبی ئەوەی کە بەواستەی قسەیەکی تو کۆمنتێکی تو زۆر جار بە خەڵکی ئەڵێم بابە یاگادار بە خوای پەروەردگار لە قورئانی کاتێک کە ئەفەرمێ ونكتب ما قدموا وآثارهم، يعني هم ئەوەی کە لە پێشین بەڕێیان کردەوە وەکو عەمەل کردەوە ئەو ئەثەرەی کە کردەوە کەش بەجێک دێڵی دەبی ئاگادار بی لە ڕۆژا قیامەتی خوای پەروەردگارە فەرمی دەنووسرێ. جاری وایە کابرا دەبینی کارێکی کردیە ئەو کارە ممچینە کۆتایی بەهاتبی کارەکە، بەڵام دەرهاوێشتەکانی ئەو کاری کۆتاییە ناهێشتێ کابرا لە چاکە و لە خراپەی بە هەمان شێوە بەردەوامە. مثلا لۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی سەدەقەی جاریەکە فەرمی سەدەقەی جاری بکەن. خۆ سەدەقەی جاری کە دەمینی لەبەرەوەی ئاثەواری دەمینی بەردەوامە، تەجەدودی هەیە، ئیستمراری هەیە، خراپەش بە هەمان شێوە. ئەس حەسکەم زۆنێ چونکی وەختەمەیە کورتە ئەو بابەتەمە اختیار کردی ئەم زیاتر سەروێ فوکسۆمە هەمی سەر بێت. مثلا سەر وەختی پێغەمبەری خەڵکی خەبەرت گوت نەیەکود و سفکاتی پێکودود کردن مثلا ژبەر هەندێ ئاەتت قورئانی هاتی نەخۆری چۆ بیە. بەڵێ ئوستاز تەماشای حەدیسەکانی پێغەمبەری بکە صلی الله علیه وسلم ئەگەر لە ماڵە پێغەمبەری علیه الصلاة والسلام ئەسا لەگە بە نمونەیەکی زەق باسی بکەین. یەک لەو ڕووداوانەی کە خوای پەروەردگار جل جلاله لە قورئانی لە بۆ ئیماندارانی باس کردووە قسەی بوختانکردن بە حەزرەتی عایشەی رضي الله تعالى عنها. ئەو کاتێک کە بوختانی پێدەکرێت لە ماڵە پێغەمبەری صلی الله علیه وسلم چونکە کافرەکان هیچ مەجالێکیان نەهێشت بوو لە خاتری ئەوەی لێ بدەن لە شخصیەتی پێغەمبەر لە شخصیەتی سەحابە لە دوو ئەوەیە دەگەڕان لە هەر جێیەکی کە بتوانن شکست بە داوای ئیسلامی بینن هەوڵیاندایە. لە ناو عالمش قەزیەی ناموس قەزیەیەکی زۆر گەورەیە. پێغەمبەری خوا ماڵە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو بابەتەی بەری نەبووە. عولەما دەفەرمون ئەوە لەبەرچێ خوای پەروەردگار ئەوەی لە قورئانی تەخلیت کردی و خولودی دایتێ و نەمری دایتێ و قسەیە لە خاتری هەموو ئەوانەی کەوا لە پاشی حەزرەتی عایشەی دێن کە ڕوبەڕووی ئەو مەوجەیە بنەوە بە بوختانکردن و بە تەشهیرکردن و بە ناوزڕاندن ئەبێ
قدوەیەک هەبی هەتاوەکو ئینسان بتوانانی دڵی خۆی پێ بداتەوە. زۆر جارمە دەچینە ماڵێکی مەثەڵەن کەسێکی گەنجێکی بەڕێز بوختانێکی پێکرا قسەی لە دوو کرا شتێکی لە دوو گەورەکرا دەبینی خەبەرێکی لە دوو بڵاوبوویتەوە ئەساسیشین پێی دڵێن بابەجار خۆت لە حەزرەتی عایشەی گەورەترنی لە ماڵە پێغەمبەری گەورەترنی عەلەیهی الصەلاة والسلام لێ خوای پەروەردگار فەرمی إذ تلقونه بأفواهكم وتقولون بألسنتكم ما ليس لكم به علم وتحسبونه هينا وهو عند الله عظيم. زۆر شتی وایە کابرا دەبینی قسەی بە بازاری دادەدات بە گۆڕی دادەدا ئەو قسەی لە بەهوای نەفس کابرا لە ماڵە دانیشتێ لە خۆی ئەو بابەتەی زۆر ئاسانە خوای پەروەردگارە فەرمی وتحسبونه هينا ئەتوە تێدەگەی کەمە بەڵام وهو عند الله عظيم لە ڕۆژە قیامەتێ خوای پەروەردگار جل جلاله سزاکە یەکجار گەورە. تەماشاکە پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم دانیشتە مثلا خطبەی دای خطبە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویتی ئەی ئەو گەلەی کە ئیمانتان بە زمان هینایە بە زمان مسلمانن بەدڵ ئیمان شۆڕ نەبوویت و ناو دڵەکانتان غەیبەتی یەکدیکە مەکەن بەدوای عیب و عاری یەکدیکە دامەگەڕێن لەبەرەوەی کەسێک ئەگەر بێت و بەدوای عیب و عاری براکەیدا بگەڕێ ئیلا خوای پەروەردگار فەزعی ئەکە ئەگەر بێت و لە ناو ماڵی خۆشی دوێ تەماشاکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەک لە ئوسلوبە جوانەکانی ئەگەر بیویست بی اعتراض دە کەسێکی بگری لە سەحابەیەکی قەت ناوی نەدایە ما بال أقوام يفعلون كذا وكذا لو هەندێک خەڵکی دەبینم ئاوا دەکەن هەر لە سەردەمی پێغەمبەری صلی الله علیه وسلم سەحابەکانی پێغەمبەری تەماشا بکە لە دەوڵەتی ئیسلامی ممنوع کابرا تەجەسوس بکە لەسەر گوناهکردنی عالم زۆر چاکە بە هیچ شێوەیەک ڕێگا پێدراو نییە دێنە سەردەمی ئێستا بەڕاستی ئەوە وەکو بەرچاوڕوونیەک بۆ تەواوی مسلمانان و مرۆڤایەتی کە جاران چۆن بۆ بۆ حکومانە چۆن دانراون و کەسانی کە سوکایەتیش بە مسلمانان یاخود بە یەکدی دەکەن ئەجر و پاداشیان چۆن دەبێتەوە. ئێستا لە سەردەمی ئەمڕۆدا جگەلەوەی کە ڕوبەڕوو یان لە پاشملار حاڵەتێکەیە ئەوەی زۆر باوە کۆمنت و سۆشیال میدیا و قسەکردنە لێرە ینی ڕۆژ نییە کە دەچیتە ناو هەر بابەتێک کە شتێک بڵاو کراوەتەوە خەڵکانێک قسە دەکەن بە هەوای نەفس لە شوێنی خۆیان دانیشتون و لە ماڵێ بە کەماڵی ئیسراحەت دوو شە دەنووسێت پێشی وایە کە حەقا پێشی وایە کە ئەو کەسەی قسەی پێدەڵێت شایانی ئەو قسەیە کە پێی بڵێت لە بنج و بناوانی مۆزوعەکەش ناکۆڵێتەوە گوتنی ئەم بابەتانە نووسینی کۆمنتێک هەر لەسەر کەسێک کە سوکایەتی پێکردن بێت یاخود بۆنی سوکایەتیکردنی لێبێت ئەم کەسە تاوانبار دەبێت فعلا تاوانبار دەبێت و تاوانەکەشی لە چ ئاستێکە ستاجان خوای پەروەردگار جل جلاله القرآن أفرمي ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد يعني كاتك أفرمي همو إنسانك لرجع قيامته تسار شاهدي لسرن تسار شاهد إن الله كان عليكم رقيبا ويك خدا أو بخوي تساو ديدا دومين يعني كراما كاتبين يعلمون ما تفعلون أويك أتو ديكيت خواي پروردگار لسجل تو ماري أكا والسيمين يعني أو أرضيك أتو لسرتي يومئذ تحدث أخبارها بأن ربك أوحى لها أرضيش دبيت الشاهد لسرد وتوارمين شان أو أعزايتوه وتشهدوا عليهم ألسنتهم وأرجلهم وأيديهم ما أعطاك آخر آيتك أتو أو توار رقابة لسرد لرجع قيامة لمحكمة إلهي جل جلاله توار شاهدين لبرامبرة ورادة وسط لو يتدبي يا قدار بي كاتك أخوي پروردگار جل جلاله بيتفرمي ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد كاتك أتو شتى دكي شتى دنوسي لسرد دنوسري دبي بزاني لروجا قيامته خواي پروردگار جل جلاله والهمشتك بسيارة لأكا حيث كسيك لبرانبر خواي پروردگار لروجا قيامته تنابر إلا مقابلة خواي پروردگاري همو نفسك دي بسيطة محكمة خواي پروردگار بتاقي تاني حتى پیغمبر فرمي صلى الله عليه وسلم ببيت ترجمان دي بقصة لغا خواي پروردگار حاضر بك أو بسيارة اگر خواي پروردگار أو بسيارة لي كردي أو كومنتت نوسي شارزاي شتنا بو درباري بابتك چو جوابي خواي پروردگار دكتور هيج كومنتك ننويسيا فيديو كابلاوي مثلا ایکی گرتی صفقاتی کسکی دیا کری از دیچم کومنتن ارسم بس دی ایموجی کی فرکم ایموجی هم همی چیه ایموجی کی پیکنین یعنی کوپیب کتکن او ایموجی جی او ایموجی اول شان لسری حساب استاذ جان بخوي تو اصل الاسلامتي ستره كابرا كاتب مسبب بريد عفو اللي راد دكرم يسرنجا جنجانيك ياخذ خلكانيك لديار من داب نشن دلي ما مسألة سرت اساسك دلي ايموجيك لسري حسابه من مثلا قصيك من نسي ولا سري حسابه يعني بروابك خلك ابو مثلا بيم قلت باشا يعني هم لبر شخصيتي خوت همش اگر حساباتي قبر قيامت دك اللي بو خوت كسوا هبوه او حسابات انا دك كسي كومنت دنسي بيوانيه استاذ قناعتينيه كتيدا قلنا اخبار يكشتي هي صراحه نويك لكردستان دغوزاري لنا مجتمعكم القايمه
لدروي قاعدة علمي وأخلاقي وطبيعة وسلوش لو مشتشية يعني چونك أما بخو كاتش كفيديو بلاوك متماشى أكي موضوعات علمي أما طرحكي لبنو دنوسي ملاينا نقولوا لأخوينا ترسم برون دجي حكومتي بوس يقولت باشا موضوع علمي تسبي وندي بقندلي ببابتي وهي كابر اللي بري خير كده قرمش كده خلط شي ما أما أو خطابان اللي بوشي أو خطاب لو كسيك وجدانة شي معي لو كسيك حساب قيامتي أكا أستاذ ما مصايج آيني لخطبة باسي ويكردبو قود بوي لمنطقة شي لهوليري جنك دو ميردي هنا لخطبي جنك دو ميردي هنا اویش طبعا شکایت دکره قصه دروا خلق اویدن لیجنک درست کرد ام کامل لیجنکی بو لیجنک درست کرد چون لبابتك ان كولي چون که ما مستاکی قلت والله امن نازانم بس بمن يان قوتيا قلت ما مستكبت ويان قوتي دبي لسر اساسي علمي ان بيقوت دواء اوي كلي كولي نوا كرا تشي بيقوتي فلان كسب بيقوتي شي هم على فلان ماليه دواء اوي كلي جنت شو مالكي قلت والله جيرانه كان طبعا وخلقي دسن لي كورينا ودكان دسن نتيجه دربتي باشا عفتك عفتي شي داكيتيم سيتسار من دالي هي دو بياو لقرتشي راين سباردينا سربرشتي ومن دالنا وعائلي بكن هر حفتي يكك ارزاق يان لوب هر حفتي يكك سردان يان بك وكان يان بكوري توا خلقك تماشي كردي مثلا او بياو ديتوي عقايلنا وخبرك نقل كردي ببيت تحقيق له اخوي پروردگار فرمي يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أفرمي أجر بيتو خبرك تلو هات راس وخبر واي ما كتشكو بيغمبر فرمي صلى الله عليه وسلم بس بوكا براي بقوت دروزن هر تشتكي جوي لي براس وخبر وابكا وبليتو تجيشتي أتو بتايبتي سوشيال ميديا أورو سوشيال ميديا سطح هاشتاي سطح نهات دبي كابرا حذري لسر بقري شكو براستي أو كسي كوا لسوشيال ميديا حكم لسر عالمي أنا دبي تصاورواني أو يبكى حتى بعض بتايبتي حسني بصري تفرمي هر كسك إنسان يقولها بارش توان باربك كتوبة كردي خواي پروردگار نايمرني إلا دبي خوتوشي أو ابتلاي ببي عليه الراد دقرم إنسان بون من با من هم زار خم دين مو خم ده كمان نمونا أمن تاوانك مكرديا باشا تاوانكو يدي خلقانك سرزانشتم دكن بلام دواتر من توبم كرديا تاوانك مكو فيديوك الرسميك ياخد قصيك كردوما ياخد هر شتيك بابلين كردوما دمينيتو بيجا كان ياخد خلقه كان دايدن ينو لسوشيال ميديا وخلق دي سانديت قسە دەکاتەوە سەرزەنش دەکات و لەو کاتەدا ئەمن تۆبەی خۆم کردووە باشە خۆم یەکلا کردوەوە کات جارێکی دیکە مەسەرەن بەهەڵی خۆمدا چوومەتەوە ئەو خەڵکانە لە چ ئاستێکدان تاوانبار دەبن حەقی ئەوان دێتە سەر من زەخیری ئەوان دێتە جیرفانی ساتێکی گەورەی لۆ قیامەتە ئینسان پێغەمبەری خوای صلی الله تعالی علیه وسلم نوێژی لەسەر کابرای قەردار نەکردیە لۆ لەبەر حەقی عالەمی لەسەر بووە ئەدی ئەو کابرایی کەوا بیتە سەبەبی هەتکردنی ئینسانەچی ئەدێ کەسەی علەما ئەفەرمون هەتکردنی ئینسانی لە عەرز و لە ناموس و لە کەسایەتی گەورەترە لە کوشتنی دەبی کابرا زۆری ئاگادار بی ئوستاز بەتایبەتی لە سەردەمی ذەکای ئیصطناعی ئێستا بە ئاسانیش دروست دەکرێت دەبی کابرا ئینسانی ئیماندار و موسڵمان ئاگادار بی کاکە ئەسڵ لە ئیسلامەتی ئەوەیە کە ئەتو دەبی ئینسانێکی سەتر بکەیت خوای پەروەردگار پێغەمبەر فەرمی صلی الله تعالی علیه وسلم خوای پەروەردگار ستیرە خوای پەروەردگار زیندوو ستیریش ئەفەرمی ئەو کەسانەشی خۆشەوی کەوا سەتری عالەمی ئەکەن ئەتو ئەساس وایە کاتێک کە ئینسانی غەڵەتە چی ئەکا ئەتو سەتری ئەو ئینسانە بکە لە بەخاتر خوای پەروەردگار جەل جەلالو لە سەردەمی حەزرەتی موسای باران نەباری خوای پەروەردگار کاتێک کە چوونە بارانی دوای کە باران نەباری حەزرەتی موسا مناجاتی خوای پەروەردگارە کە خوای پەروەردگار فەرمیا موسا کەسێکتان تێدا ئینسانێکی گوناهبار و تاوانبارە ئەگەر ئەو کابرا لە ناوم گۆ نەڕوا باران ناباری دوای کە حەزرەتی موسا وتاری لە بۆ عالەمی ئەدا کابرای گوناهبار و تاوانبار لە دڵی خۆی لە بینی خۆی خوای پەروەردگار جەل جەلالوه پارێتەوە دەرێ خوای گیان حفتا ساڵات و سەترت کردمە ئەو جارش سەترم بکەبال ئەو خەڵکی فەزەح نەبم دوای ئەوەی کەوا دێنەوە لە باران نوێژی بارانی کەسیش ناڕوە لە ناو کۆمەڵەکەی باران دەباری حەزرەتی موسا مناجاتی خوای پەروەردگارەکە جەل جەلالوه فەرمی خودات و گوت دەبی یەکێک بڕوا کەسیش نەڕۆیشت باران باری فەرمووی یا موسا ئەو عەبدەی کەوا حفتا ساڵە گوناه و تاوانەکە سەترم کردیە ئێستاش تۆبەی کردی لە بینی من و خۆی سەترم نەکردی ئێستا لێرە فەزعی ناکەم لەبەرەوەی داوای لێبوردنی کردی یەک لە ناوەکانی خوای پەروەردگار ستیرە داپۆشەرە ئینسانی موسڵمانیش دەبی ناوەکانی خوای پەروەردگاری لە ژیان ڕەنگ بداتەوە داپۆشەر بی لێ بە تایبەتی ئافرەت کاتێک قسەی بیست کاتێک قسەی گوێ لێ بوو کاتێکەوە ژنێک خەبەرەکی دینی کاتێک کە ژنێک غەڵەتەکی ئەکا نابی ئینسان لێ لە هەڵا بدە بەقەدر ئەوەی کەوا ئەو ئینسانە پێویستی بە سەترکردنی دەی بە هەموو لاچوو محاولە بکەین لە بۆی سەتر بکەین محاولە بکەین ئەو گوناحە خەڵکی ئێستا وهای فێر بووە
يعني تماشا ئەکا لە مەجلی ساش دەبینی باسی گوناح ئەکرێ ئەساس وایە باسی گوناح نەکرێ ئەساس وایە باسی چاکەی بکرێ لۆ لەبەرەوەی گوناح کاتێکی کە باسی کرا جورئەت لەسەر پەیداکردنی دروستە بی لێ بەڕاستی ئەو کەسانەی کە دانیشتینە یان تەماشا ئەەکەی لە مەسئولە لە پەیجەکی یان تەماشا ئەەکەی ئەو کابرای کۆمنت زۆر جاری وا هەیە ئەدمین و بەرپرسانی پێش ببوو قسە دەبڕۆیان بە پێناو ینی بە شێوازێکی وا ماشێتەکە دەنووسن کاپشنەکە دەنووسن بۆ ئەوەی زۆرترین کاردانەوە دروست بێت لەبەرەوەی زۆرترین لایک و کۆمنت بێت ئەوانە چەند کۆمنتی خراپ چەند لایک بەنیەتی خراپ یان چون هەر حاڵەتێک لە ئەستۆی ئەو ئەدمینەیە یاخود لە ئەستۆی ئەو تاکید بە تاکید ئەمە ئەو نەفەرانە مێدیتینە خوا شاهیدە خوای پەروەردگار نەیمراندین هەتا لە دنیای فەزع کردینە لە ماڵ و منداڵی خۆیان قەزیە لێ قەوماینە دەزانم دەگەیشتی لەناو ماڵ و منداڵی خۆی لێی کابرای ئەدمین بەرپرسی یەکەمە لەو بابەتی لەبەرەوەی خوای پەروەردگار لە قیامەت فەرمی وەقیفوهم ئینەهم مەسئولون ڕایان بگرن کابراگەر بەرپرس بی لە ماڵا خۆ بەرپرس بی لە وڵاتێکی بەرپرس بی لە شارێکی بەرپرس بی لە بەردامەیەکی بەرپرسە كلكم راع وكلكم مسؤول عن رعيته پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم بە شێوازێکی گشتی باسی ئەکا ئەو کامێڕەمانێک کە لە پێشەمەیە بەرپرسە لەو کاری خۆی هەتاوەکو چەند ئەدای ئەخلاقیانە ئەو کامێڕ تحسبونه هينا وهو عند الله عظيم من بري نكاجي قد بس بوفجوا دريش كر هينا ودنا سر بوباتي كوبراك السر بوستاكي ايموجاكو بيكانين نفيست كوبراك جي دلكاكي نفيست اك بشجيريت كت اجي بيت كتاكاني سر بوباتي بيكانينك وكويسزا بيكانينك استزاء دلكش ودست خوش بي يعني زوانه او شتا زوانه او خيره ضلك أويدك جناحة وتجناح خيرك أوا good man هينا ولكن دفع دي قالك موزنا أستاذ جان عندك زارة لقيامته ما عندك مشهد هنا تومار كلام لحديث بيغمبري صلى الله تعالى عليه وسلم ولا قرآنش كابرات دي تماشى أكل لقيامته عندك جناحنا جناحي وينينا كرديتي تماشى أكل تسيب جناح داننا تيجي بلام لسجل إخوي پروردگار جل جلاله تومار كلام أنساه الله أحصاه الله ونسوه خواهي پروردگار لك لا خو تسجيلي كردي بس تو لبيرت كردي بهندت داننا زور گناحي هن استلناوكم القايمة تذكرين عالم بتساوي زور كردني تماشاكا كتي لقيامته أو كابرا بربرسيارة شي قوري زالواني كابرا برباش ما مصطا ما ضلت شي أنيرم يعني إيموجي شي نيرم تسي لبو بيكانيني تو دبي كابرا يا قداربي يعني دا آجر يكمن زار بداري قد كأكرت أو زار قوري دبي لقيامتش اگر گناحك لوي ايموجيك لوي وبيكنينك لوي وغيبتك لوي ودانشتنك لوي وتعنا دانك لوي خاي پروردگار له سفر ويل لكل همزه لمزه بس بغمزه ولمزه كاكا غمزه ولمزه كردن لبوكس شكاردني كسايتي مسلمان اگر بيتو تاوان بي ادي باش بجداري كردنت للرواد زدان شكا كي ايموجينيري طبعا او بيجا اكتيفا بي اتو كاتش كدله تشنيري او بيجا ممكن له هند خلشي دي كبتي بقدر اوي كوا اتو تفاعلي دغر بكي او زياده الخلق دبين وهتأتوا بجداري لبلاو كردنوي تومتك وناوزراندنك وستر نكردني إنسانك مسلمان كأصل وستري بكي بين سر نوف إنانا خلت مال دسبيكي شي بحسكر مثلا أفا جفوها أفا عبوها أفا أحموها يعني جي حاسكا مثلا إكدبشتي جفاني قط يعني جي هندريني نظام سركتشل أفا توصى قلناها يعني جي مثلا كبرا كما بو صحبات بو بيكانين والله أستاذ جان بخوي وبابته دبيت دوبش اما غيبه كردني مسلمانك اخوي پروردگار فرمي ايها الذين امنوا لا يغتب بعضكم بعضا يا ايها الذين امنوا لو آية ستار حكم على دويك ديك الرزكاء ولا تجسسوا ولا يغتب بعضكم بعضا يحب احدكم ان ياكل لحم اخيه ميتا فكرهتموه تماش اكيد غيبات الاسلامتيه بنص حرام كرايه خوي پروردگار امرك فرمي غيبتها يك كما كان غيبتيا او هيك اتباس كابراي شبكي كشتش تيدانبي وتاني يا رسول الله صلى الله عليه وسلم ادي قتي دابي فرمي قتي دابي غيبتها بس قتي دانبو بختانه تجيت كواتا اتو اقربتو باس كابراي شبكي كبينا خوش بي بشوازه شي لمزيسي لكسايتي بدك كسايتي بشجني غيبه تذكرديا كغيبه تذكرديا او طبعا غيبه قناح يدانا لشش زيا غيبه مزالي بيدرايا لشش زيا يكلو زيانه ويك كابرا بيبدا اللقب عفوا بك او لقب بس بشرط شي لقبك كابرا بينا خوش نبي اگر بيتو بينا خوش بي به شوازه شي رقادر نادر انسان مسلمان ضل انسان مسلمان حيدز بك شو بيغمبر فرمي صلى الله تعالى عليه وسلم انغو قاسي يقدي كان احب اسماء ولا كابراي يعني خوشترين ناو كابرات ناو تشي خوشا لكن ما بعكسه كوب زاني كابرا احراز زبي كوب زاني كابرا ازعاج زبي طبعا ازعاج كد والذين يؤذون المؤمنين والمؤمنات بغير ما اكتسبوا فقد احتملوا بهتانا
وإثما مبينا خواهی پروردگار جل جلاله باسی ئەوەیە کە ئەزیەتدانی ئیماندارە ئەزیەتدانی ئافرەتی مسلمان بەبێ ئەوەی کە ئیشی کردبی نەیشی کردیە ئەوە چ دێ نەتیجەکەی یانە بوختانە و هەروەر دەرەنجامیش چییە ئیسمێکی گەورەیە کەواتە ناو و ناتۆر لێک دیکەنانەوە لە قورئانی خواهی پەروەردگار پێمانە فەرمی ئەفەرمی ئەنگۆ ناو ناتۆرا لە بۆ یەکدیکە مەبینەوە یەکدیکە بەکەم سیر مەکەن چکە لەوانەیە ئەوەی کە ئەتوو بە سیر کمیک دەکەی لەوانەیە لە خزمەت خواهی پەروەردگار لە تو گەورەتر دکتۆر ئەو کەسانەی کە ناو ناتۆرە بوختانە غەیبەتە سوکایەتی کردنە بە خەڵکە لە ڕێگەی کۆمنتە لە ڕێگەی مەزلیسە قسەیە لەولای ئەو کەسانەی خەڵکانێکن پیشیانە ینی ئەوە ئەوەندە ئاسانێک کەسێک وانە بێت یەکسەر بێ شتێکی وا بکات مەگەر حاڵەتێکی دەگمەن بێ ڕەنگە زوو بەخۆدا بچێتەوە بەڵام خەڵکانێکی هەر ڕەنگ پیشیانانی کە ئەوها دەکەن مرۆڤی سەلیم ئاوا ناکات ئەو جۆرە کەسانە عقوبەیان هەر لە دنیادا هەیە و من لە شوێنێک گوێم لێ بوو دەڵێن زۆربەی موسیبەتی سیر حاڵەتی مردنی سیر یاخود فەزەحبوون و ئاشکرابوونی سیر لەو کەسانە هۆکاری سوکایەتی پێکردنی ئەو کەسانێک کە سوکایەتی بە خەڵک دەکەن ئەمە تا چەند ڕاستە ئوستاز قانونی جینایی ئیسلامی چەند حکومەچی هەنا یەک لەو حکومانە مەسئلەی قەذفە مەسئلەی بوختانکردنە مەسئلەی ناو ناتۆر و لێک دیکەنانەوەی ئەگەر حکمی ئیسلامی هەبی کابراایك بە کابراایکی بڵێ بڵێ ئەتو ئیشت کردیا دەبی بە نەس دەبی کابرا شاهی دابینی ئەگەر بێت و شاهدی ئیسپاتی نەکردن ئەو کابرا دەبی 80 داری لێ بدرێ دەبی 80 داری لێ بدرێ جا عولەما کاتێک کە دێنە سەر قەذف و ئەلفاظ قەذف بەڕاستی زۆرێک لەو ئەلفازانە ئەگریتۆ زۆرێک لەو وشانە ئەگریتۆ کە ئەمە ئەلعانە خەریکی یەک دیکەینە کاتەچی کە دایکێک بەچی ژاخۆ ئەڵێ بێحەیا دەبی دایک بسلمی ناخر لەبەر چ ئەو ئافرەتە بێحەیە کاتەچی کە کابراایك بە نەفەرێکی دەڵێ حاشایشی ڕووی جەنابتان مصطلحاتی کۆڵانی لە بەرامبەر بەکاردینی بەرەڵڵا یانە ئەو وشانەی کە جوانینە ئینسان ئاماژەیان پێ بکە دەبی کابرا بە ئیسپاتی بکە لە شریعەتی ئیسلامیە ئەگەر نە کابراکە بەرپرسیارە لە بەرامبەر قانون لە دنیای و لە بەرامبەر قیامەتیش لە بەرامبەر ئەوانەی کە ئەوی جەنابەت باسی قسەیەک هەیە لە کتێبەکانی ما دەڵێن لە سەردەمی ئیمامی مالیک ڕزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبی ئافرەتێک مەیت شۆر بوو مەیت شۆر ئافرەتێک مەیت شۆر بووە دیارە دوای ئەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان مەیتەچی دەشوا دەڵێن ئافرەتەکە زۆر تەخیرە بی دوای ئەوەی کە دەرکەی لێ دەکەنەوە و دەستە ژوورێ دەڵێن لە بەرچ تەخیر بووی تەماشاکەن دەڵێن دەستی بە جەستەی ئافرەتەکەی وەنووسای دەستی بە جەستەی ئافرەتەکەی وەنووسایە تەمان دەرێ پرس بە عولەمای ئەکرێت چی لێ بکەین ئەو جەستە جودا بکرێتەوە لەو مردیە دەڵێ ئەبێت تەڕەئی هەندێک دەڵێن دەبێت جسمی مردەکەی ببڕدرێ لەبەرەوەی مردی بە قوربانی زیندی دەکرێت هەندێکی دیکە دەڵێن نا لەبەرەوەی مردی حرمەتی خۆی هەیە دەبی ئەو دەستە ببڕدرێ هەر یەکەک یعنی قسە چێ دەکا خەبەر دەگاتە ئیمامی مالیک فەرمی بڕۆن بە ئافرەتەکەی بڵێن پێدەچی بوختانەکی بۆ مەیتەی کردەوی بزانە چی کردە دوایەوەی کەوا دەچن لە ئافرەتەکەی دەپرسن دەرێ وەڵڵاهی ڕاستەکە دەستێکم لە جەستەی داگوتم لەوانەیە زۆریشی خراپت کردبن وتی 80 جلدی لێ بدەن بەخۆ دەستەکە بەرەدا فعلا 80 داریان لێدا ئەو جارێ دەستەکەی لە قەلبی مەیتەکەی جودا دەبیتەوە ئەمە ئەثەر واردە کە واردە ئیدەن هەموو ئەوانەی کەوا زمانیان تیژە بەرامبەر بە ئەرز و ناموسی عالەمی وەک باسم کرد حەسەنی بەسری چاوەڕێی بەڵام موسیبەتەکان حەسەنی بەسریە فەرمی هەموو ئەو کەسانەی کەوا کابرایەکی گوناهباریش کە تۆبەی کردێ لە گوناهەکەی نەیکردێت تۆبەی کردێ لە گوناهەکەی ئەتوو بیشتێنی بەو گوناهەی ئەفەرمی خوای گەورە و ئینسانی نامرینی ئیلا ئەو ئینسانە دەبی ئەو باجێ بدا لە دنیا دكتور ان شاء الله خلك همي الخوف زفرا في قلنا هاكو الداف ما وصاص فيك الداف خدي قال لكم وزنات مشكلة قال جرب يا كلتور قال ممنون خذ خلق خواي هي لسري دكاتو هبا اساني بسريان استاذ بروابك هتاوك وهوشو يعني كخم له برنامج حاضر كرد هندك شتم تماشا كرديتي فلان زور ما ترسي دار ان شاء الله خذي مهميات شيء زور ما ترسي دار يعني بخوشم براسي عندك شت هبوا كهوشو كتماشم كرديتي ممكن السبين زوري جواز من دقاوشو خدش ترازي بدكتور قال ان شاء الله بارك الله فيك خاب هذا شبدات دالي ورازي يا اخو موفق ان شاء الله سركوتو او دانت كردو خايور لي ورازي كانت خدا بتام باريزي خوا زاتام دستان خوش موفق ان شاء الله سربرز خاصة كومنتو والله قال بابا تديها بين هو السفكن ما سفكيت وقلت ما حاسك مثلا جنكا دايكا بابا كذا بيشتهي له هي عمريت انا مينت خدنا كسبويد بسريات قال جرى واخفنا هم هذا تطبيق بن وكي خاصة دايكو باب بيجنا عيو على اخو كومنت شامي اخر ابتر وتسيت خو يلا بلا هر قرم وقربت
بختي خودت تقوا خودت بکن کومنتت خراب ندنید یالا حبيبي يا محمد المصطفى صاد ولا براقي يا رسول الله لنا بيغمبرانا هربتم تاشي هرهبن يا اخوة دستان خوش ماندينا بن اي هربجي ان شاء الله خدش ترازي خير ان شاء الله ده خيراتها بنفس
لەگەر جەنابیشتە ئینشاءڵڵا خوا پاداشتی خێری هەموو کاک ئەحمەدە توشماندی نەبی پاش هەموو دەفلێدانێکی تەمەشام دەکەی و پێ دەکەنی ئەو دەزانم مانێت ینی ها ئەمن زۆر لە تو باشترم کوبوو ڕافکە من ناگەمە تو نا یعنی برێ ئەوە کوبوو دەفلێدانەکەم کوبوو وەنیە ئەو هادێ هەبی یاخۆ. دایمەنە دیناڵێ کەسە خۆش ویست بە دەوی پێ دەکەن کاک ئەحمەد تایبەتە خێرەژی خێر زۆر جار پێکەوە وەرزشیش دەکەین ماشەڵڵا پێکەوە نەلەو والله کووە ئەحمەد باشە نابینی ماشەڵڵا الله ماش والله عافی یا الله ئەم دەرباسی مەژارە دوێ بین بابەتە دوێ تایبەتیژی هەیوا ڕەمەزانە پیرۆزدا ئەم بینی خەڵک زیرەتر دلێوانۆی نەرمترە زیرەتر هەوڵدن هاریکاریە کەسێک و پێتوی هاریکاریەتکن زیرەتر دەستێوانۆی ڤەکریترە چونکی هەست پێتکن یانە خێرەوەی گەلک زیێترە بەس پاوێت یازدە هیوێ دیژی ئیک و دوژبیر نەکین هاریکاریەوان کەساژی بکین ئەڤێن و پێتوی هاریکاریە هەی هەندێک لەوانێت هەین هەندێک کەسێت هەین ماشڵڵا خدای شڵا خێرەوانە بنوێست هەر 12 هەیوێت ساڵێ و هەمی دەما دەستێوانۆی ڤەکریە هاریکاریە کەسێ بەرامبەرکن هاریکاریە کەسێ پێتویتکن هاریکاریە کەسێ لێ قەومۆیتکن الحەمدولله سوپاس بۆ خودێ هەرێما کوردستانیژی هەم کەسێ تووسەمەیت هەین و هەم لاەندی تووسەژی مەیت هەین یانێ وەک ڕێکخراو یانژی دەستگاه یانژی حتا دەبینی کۆمپانیایەکەژی مەسەلەن کارێ تووسایت خێرخوازی ڕات بن لێ ناوەکێ دیارم بەحەسکین سەر ئاستە هەرێما کوردستان و عێراقێژی و حتا ناوچەیەژی گەلە جارە هاریکاری گەهاندینەش دەرڤەژی کو دەستێوانە یە درێژە بۆ ئالیکاریکردنێ کەسێن کو خودێنەکت کارەسات لێ قاومینە کەسێن کو پێتوی پاریکاری هەینە کەسێن دەستکورتن ناوێ دیۆر دەستگای خێرخوازیە بارزانیە ئیشڵا خودی خێراوانە بنوێست کو ساڵ پرۆژێنوانەین باشتر و جانتر هەنە بۆ ئالیکاریکردنا بجا پرۆژەین جدا جدا چ کەسێن جگە لە ئاسی ناوخۆ لەسەر ئاسی دەرەوە نەروەژی مەدیتن حتا تایبەتیل سەردەمێ کارەسات تورکیە باکوورەی کوردستانی سووریە و ڕۆژاوای کوردستانی حتا نوکەژی ئالیکاری یانێ وەک دەستگاه و خیڤەتن وانە لێرێت هەین بوو ئالیکاریکردنێ ئەڤی بابەتی بەحەسکی کە پرۆژێن وانە چاوە بینە چ هەنە پلانێ داواتی چنە کەواتە باشترین مێوار ئەم بەرپرسێت وانە تایبەتیژیتنەوە ستودیێدەوە بینین سەرروکی دەستگای خێرخوازیە بارزانی بەڕێز موسا ئەحمەد گەلە بخێراتی گەلە خۆشحاڵی حاضر بینەوە ئەلڤێرێ گەلە سپاس هەف بەشیەکە باشی نێڤبەرە کوردستان 24 دەستگای خێرخوازیە بارزانی سەر پرۆژەیەکی جانی هەی سپاس بۆ خودێکەوە پرۆژەژیە بەردەوامە نوژینە ئەم دەویژی بەحەسکین بەخێر بێخوا گەلە خێراتی وەغەدر لە من کرد بوو ناوێژ نامن دوژی جلکێت کوردی ئەوە خەتای کاک محەممەدی بوو والله دەبووە جوان ئەف کەسێ جوان ئەژی پیچێکی جوان هەم بەخۆت و هەم بەو پیشەیە کە هەتانە ماشەڵڵا ئەوەندە مەحبوب و بەرچاو و جوانن ئیدی خواتە من درێژتان بکە بەسەوە خەتای محەممەد دەبووە پێ بڵێ هیم کارێت خود جانن ئەم خوب جلکا جانکین دەڵێ بەس بێدەنگ بە ئەوم مەکە تووشم مەکە بوجارەکە دیشڵا بوجارەکە دیشڵا دیت نەکەدی ئەمدی ڕێککەوین سەر جلکێت کوردی بەجا هەمە ئەم بچینات نۆ بابەتە شەمیە گرنگتردا نەبتنێ هەیڤا ڕەمەزانە پیرۆزدا دەستەوێ درێژە بۆ هاریکاریە بەرکو لە هەمی دەما و الحەمدولله گەلک جهاژی نەبتنێت سەر ئاستە هەرێمی سەر ئاستە عێراقی و ناوچەیەژی ئەم هاریکاریات بینی دەستگای خێرخوازیە بارزانی ئەمە ئەز یانی دەست پێ بکەم چ پلانەکانیت ڕێکیدا هەیە دڵخۆشکەر بێت بۆوان ئەوێت جاوێوانال دەستگای خێرخوازیە بارزان و باش بەحەس کرد بڕاستی و هەروە ساژیە ینی دەستگای خێرخوازی بارزانی نەبوو بابەتێکیە و نەبوو هەیڤەکیە بەلکی بوو مرۆڤاتیەیە بۆ خزمەتکردنە وان کەساون و پێتوی هاریکاری هەبن پێتوی خزمەتی هەبن و طبعا ئەم بەردەوامیەکی دبێژین و ئەوە ئەم دکەین نە هاریکاری نەخێرن بەڵکو واجبەکە سەر ملێت کارمەندێت وی دەستگایی تایبەتیژی و ناوێ بارزانی نەمرە ئەف دەستگایە دەستپێکێدا ئارمانج ئەو وەک و مرۆڤاتیل هەر درەکی پێتوی پاریکاریە بیت ئەم لێ درێبی و تایبەتیژی خەڵکێمەک و مخابن مسیبەتên gelekên mezin serê wan hatîne yanî her gav wan musîbeta da çavê mel kesekî bûye kesekî biyanî kesek ku zimanekî dît gel me baxebîtin harîkariya me bike
نوکە gelek جانە وەختێ ئەو کەساتین کو گەڤن داوێجات چت ئالیێ سیاسی چێ کۆمەڵایەتی چه بیاوێن جودا جودایە جیانێدا دێن و مەدبینن کارێ مەدبینن یان هاوبەشیە دیەلمەدکەن هەمیجا چاوێت وان پڕە ڕۆندێک بن ینی دبێژن و وەختیدا وەختێ ئەم دناوا کەمپادا بووین وەختێ ئەم توش و کارەساتا بووین وەختێ ئەم ئاوارە بووین چەند بوومەدا جێت ینی مووقفێکی خۆش بیت جهێ دڵخۆشیە بیت جهێ سەبوریە بیت و مەدید با کەسێک زمانێ مەدگەلمە باخەویت و هاریکاریان مە بکەت و پشتیبانیان مە بکەیت ئەپڕاستی نوکە ئەف دەستگەهە ینی بوویە چەترێک نەتنێژ بۆی خەڵکی کوردستانێ بەلکی بۆ هەمی ئەو خەڵکیاوی و قەستە کوردستانیشی بکەت ئەنەها دەڤەرێ کارەساتێک چێ بیت و ئەم هیڤیاوەیەکێت کەین و هەمی جیهان تایبەتی ملەتێمە یە دوور بیل کارەساتە لێ بەردەوام چاوێوان سەروەیەکە کە چاوە تیمێن دەستگەی خێرخوازی بارزانانی دیگەن تایبەتی کوردستانیە یعنی مە بیستیە gelek جە حتا میدیاین بیانیژیدا وەختێ ساڵە 2012 ئەو کارەساتە لە ڕۆژاوای کوردستانی چێ بووی لە سووریە چێ بووی gelek ینی من بچاوێ خودی هەندێک کەناڵێن تورکی بوون دیالوانات ئاخفتن کوردی دگوت ئەم داخوازیت کەن و دەستگەی خێرخوازی بارزانانی بێتە هاریکاریمە ئەvە بوومە ئالیەکیدا جهێ دڵخۆشیە ڕاستی و ئەم شیاینە سەروێ ڕێبازی ڕێبازا پیرۆز سەروێ ئەخفتناک و بارزانیە نەمر ئەمرکردی و مەژی کردە درشمێ شۆڵکردنا خۆ و شانازیە مرۆڤ خزمەتکاری خوبی ملەتی خوبیت ینی ئەو وەکو خزمەتکارێک بەرێ خۆتکەنەمەک و ئەم چاوەڵ جەهێکی وانە احتیاجی پاریکاری هەیە ئەم خزمەتەوانە کاک موسا لە نێو دەستگای خێرخوازی بارزانانی بێگومانەوە چەندین پرۆژێ جیاجاتان هەیە پرۆژەکان ئەگەر پۆلێنکاریان بۆ بکەی زیاتر چۆنن چەند پرۆژەتان هەیە کە ئێوە کار دەکەن لە چەند بەشی جیاوازدا ئێمە لە 11 سێکتەری مرۆڤی ئیش دەکەین و دەستگای خێرخوازی بارزانانی تەبیعی ئێمە هەوڵمانداوە کە ستانداردێکی جیهانیمان هەبێت بەڵام لە جێبەجێکردنی ئەو شێوازی ئیشکردنەدا لایەنی ژیاری لایەنی جوواکی خەڵکی خۆمان لەبەر چاو بگرێن نەک هەر هەموو ئەو خاڵانە هەموو ئەو بابەتانە ئەوانە بن ئەوانەی کە وڵاتە ئەوروپیەکان سازیە گەورەکانی لە شێوەی دەستگای خێرخوازی بارزانانی جێبەجیان دەکەن ڕاچاویان دەکەن لە ئیشکردندا ئێمە هەمیشە هەوڵمانداوە تێکەڵکێشێکی بارودۆخ و باری کۆمەڵاتی خەڵکی خۆمان بکەین لە جێبەجێکردنی پرۆژەکان بۆیشە هەمیشە هەوڵمانداوە کە ئەم تێکەڵکێشیە بە شێوازێک بێت کە زیاتر خزمەتی خەڵکی ئێمە بکات وەکو ئاماژان پێدا کە ئێمە ئێستا لە 11 سێکتەری مرۆڤی ئیش دەکەین بەڵام ئەمە معنای ئەوە نییە کە لایەنێکی تر هەبێت جیاواز بێت لەم سێکتەرانە هەرچەندە بەشی زۆری ئەو پێویستیانەی خەڵکن ژیانن بەرەو پێشچوونن هی بنیاتنانن هی دروستکردنی تاکێکی کارکتەرێکی ئەکتیڤن بۆ کۆمەڵگا لە چوارچێوەی ئەو سێکتەرانەدا گیان دەبێتەوە و لە هەمان کاتیشدا پێویستەکانی ژیانیش لە چوارچێوەی ئەو سێکتەرانەدا جێ دەبێتەوە بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە ئێمە تەنها لەو چوارچێوەیە بوەستین بە تەئکید لەگەڵ ئەو هاتنە پێشی ئەو پێتڤیانەی ڕۆژ چنە بۆ خەڵکی ئێمە لەو ڕوەشەوە هەوڵ دەدەین گۆڕانکاری لە سیاسەتی ئیشکردنی خۆمان بکەین چکم هەموو مەبەستی ئێمە خزمەتکردنی خەڵکی خزمەتکردن خەلکی 11 سێکتەراندا کارێکی بسۆنەهێنینە ڕەنگە بووێری خەڵکیی پرسیۆر بکەن ئالیکاری مەسەلەن چاوە دەستگای خێرخوازی بارزانانی وەردگرێتیانژی بوشکیڤەتێن تنێت نافخۆ هەرێما کوردستانێدانە ئەو بخویە حکوومەتە ئالیکاریەت کرد و ئەگەر ئێکی بێجی ئالیکاریا ڕێکاوە بگەهینێت هین چاوە وەردگرن ئەو پرسیارەکە گەلەکە جێ خوددایە و بۆ مەژی خۆشە ڕاستی وەختی ئەو پرسیار تێتەکردنی چونکو ئەم هەستکەین و ئەف دەستگەها یاد قۆناغەکە شۆڵکردنێدا و پڕاستی پێش بەچوونێت گەلێک باشت شۆڵە خۆدا ینی دەستڤینایی و بلی وێ هەندێژی چاوە ئەم شین وان سازیە زێدەتر بکەین یان وی سازیە دەولەمەندتر بکەین بەرفەرەحتر بکەین و ئەوە ئارمانجامەیان سەرەکێک و یا هەمی خەڵکی کوردستانی بیتن دەستگای خێرخوازی بارزانانی چه هاریکاریە لە حکوومەتە هەرێما کوردستانی وەرناگریتن ینی
از وی وکو لعنکی میجوی یعنی وکو بو میجو اکود بیجن ادبیجم از برپسیارم بو هر بابتکی کو دزگه خیرخوازی بارزانی بارگرانی بید سر حکومت حریم کردستان دست بکی دا اف نیت اوه بو اکو دزگه خیرخوازی بارزانی هاری کار بید گل حکومت بو کم کرنا معانات خلقی مشاکلات خلقی و دزگه خیرخوازی بارزانی چه حالی کاری ثابت جوکو میزانیه چه حزب سیاسی جوار ناکری اوه دو بابت انگلکت گرنگن جبوی هر سازیه کو اس وکو دسترو که دزگه خیرخوازی بارزانی يعني مسؤول بروان آخفتنا وقت الجهة كي هو رسميت كم والبلي هندي براستي ما سيستمك دانا تايبتي جي جناب سروكي بورد دزگه خيرخوازي بارزاني كو جناب كاك مسرور بارزاني كو همي محاولات تما بيت كو اوي سازي ولي بكن يا همي خلقي كردستان بيتن ام سه چار ریکن ما ین کم کرنا علی کاریا هنه ایک رخراوین نف دولتینا ین دو سرمایه‌دارین کردستانینا کو جه خدای از الویر سپاسی که تایبت آوان بکن یا همی خلقی کردستانه یعنی اول جه دلخوشی او ام بچین هر جهه کی لهر بابت کی ایش بکن کار بکن به تایبتی جی کتنا و کردستان دابید به هزاران خلقتین وكو خوبخش آمادنا بنوين آوي خدمت مروفاتي بكن و هستكي جلكي خوش يعني وقت بتبيني مثلا حتى الباكوري كردستان كو عملوا بون يعني احتمالا او تيمين كو ما هي تيمين دزگه خيرخوازي بارزاني حد همي عمري خودا او جهنه دي وبردوام خوبخش هنا بله قال وخوبخش بله الفيري هنا وقت امشينا جهه شغل جي هنا تايبتي جي مثلا جلك سرمایه‌دارن كرد هنا كو ديسان بخوشه چارچوبی وی دزگاهی دا خدمت ملت خواه بکن و اف یکا بویا نشانه هنده یعنی کوپراستی هر بابتکی چید بید هندک جارا بید وی پنده نکد کو ام حلمتن کم کرنه هاری کاریا جرانه گهیده خلق قصدامت کد و داخوازیامت کد و پیوندیت مورد کد نکتن کردستانه لهرما كردستاني بلكي الحمي بارچين دين كردستاني ولدرمج لدروج بهمان شوا باشا كسك كبيويد هاوكاريكاني بگينه دزگاه خيرخوازي بارزاني او ريا چونه شوازي گياندني هاوكاريكان بت شوازك دبيت اما اوفيسمان انا اوفيسكاني دزگاه خيرخوازي بارزاني ل گرميان همانه لكركوك همانه لهلبجه همانه لسليماني همانه هولير همانه لدهوك همانه لشنغال همانه لموصل همانه اوانا اوفيسي دزگاه خيرخوازي بارزانينا اما نوينراتي من هي لدروي ولات و اما چندين جماري بانكي من هي لآستي درو و لناو خوشوا اتوانا لرقاي اوانا و هاوكاري بول من بنيرين اما سيستمي كي زور پیشکوتوی کوگامان هي اما هر هاوکاری یک دت لکوگاکانی خومان خزن دکن اگر ایو ببینن زور جار که روداویک درست دبیتن هندێک جار کەمتر لە 6 ساعتی تێنا پەڕێت تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی بەو پێویستیانە دەگەنە ئەو شوێنانە ئەوانەی کە خەڵکەکە پێویستی بێتی بۆ نمونە ئەوەی کە لە کەلار ڕوویدا ئێوە بینیتان لە گەرمیان ڕوویدا وا بزانم کەمتر لە 6 ساعت تێپەڕبوو تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی گەیشتە شوێنەکە بەو پێویستیانە ئەو پێویستیانەی کە خەڵک پێویستی وەکو دۆشک وەکو بەتانی وەکو خۆراک وەکو سەبەتەی تەندروستی وەکو سۆپا وەکو تەباخ یعنی هەموو ئەو پێویستیانە لەناو ئەو هاوکاریانەدا بوون ئەوانەی کە ئێمە ئەم جۆرە پێویستیانە مەسەلەن هەر حاڵەتێک کە ڕوودەدا خوا نەخواستە حاڵەتێک کە پێویستێکی ئەوتۆ بێت پێویست بەمانە بکات ئەمانە ئەو شتومەکانە کۆگا کراون هەڵگیراون یاخود لەگەڵ بانگەوازی ئێوە کە داوا دەکەن بەو خێرایی یەکسەر دێن بەتەئەکید ئێمە هەڵگیراومان هەنە و لە هەمان کاتژدا ئەو کۆنتاکتە دروست بووە لە ناوبینی ئێمە و لە ناوبینی کۆمپانیاکان سەرمایه‌دارەکان کە یەکسەر پەیوەندی بە ئێمەوە دەکەن و ئەڵێن ئێمە ئەو شتانەمان حازرە ئەگەر پێتان خۆش بێت ئێوە لەگەر هاوکاریەکانی خۆتان بن بەڵام ئێمە تەرکیز دەکەینە سەر ئەو بابەتانە کە پێویستی ڕۆژن چکو یەکێک لە گرنگەکانی کاری خێرخوازی ئەوەیە تو ئەو پێویستیە لە کاتی خۆی بگەینی بە خەڵکی هەندێک جار
بەداخەوەکە دەڵێم دەبەیەکی ئاو لەوانەیە لە خانوویەک مهمتر بێ بۆ خەڵکەکەی هەندێک جار سەبەتەیەکی خۆراک بۆی گرنگترە لە سیارەی بۆیشە گرنگە تو لەو کاتەدا لەگەر خەڵکەکەی خۆت دابی لە تەنیشتیان بیت ئەو پێویستیانەی بۆ دابین بکەیت کە ئەو پێویستی بێت ئێکش پرۆژێ جوان ئەو سێکتەرێت و دەستگای خێرخۆزیە بارزانانی دەستپێکی کارسەرکردی حتان و کێژێ بەردەوامە پرۆژێ ئالیکاریکردنە ئازیزانە یعنی سێویە ئەف پرۆژە حتان و کێ بەردەوامە چەند کەسن ئەوێژ دەستگای خێرخۆزیە بارزانانی مفاوەرگرتی تایبەتیژیت پرۆژەی ئالیکاریکردنە ئازیزاندا ئەف پرۆژە ساڵا 2012 مەدەست پێ کرد ئامادەبوونە جەنابی کاک مەسرور بارزانی کوش دوو بەشان پێکاتیان و کە بووە سێ و ئەم حاولت کەین هێشتا زێدە ببیت مەسەلەن احتیمالە ببێژن چاوە بەشێت وێ چاوانە وەکو ئەوێدی وەزیو نەگوتە من ئەوەیان نزیکە من گوی هەست کردیا دوورە ئەجێ خۆ خوشکە ئەو موقت تەوانەوە تازۆ بزان بە سابتی دێنێرە ڕشمالمانە بوو خێمەمانە بوو لە دەرێ باسیشەوە ئەوڕۆ وای لە هەدیدی هاتیینە ئێرە ئەف پرۆژه فعلەن ئێکژە مەزنترین پرۆژەیە دەستگەهی خێرخوازیە بارزانیە و وەکو من ئێماژە پێدەل ساڵە 2012 ئامادەبوونە جەنابی کاک مەسرور بارزانی مەدەست پێ کردە ئەنی هەندێک تایبەتمەندی هەنە دوی پرۆژەیدا و احتیمالش چه پرۆژێن دیێن بڤی ئاوایی نەبن و حتا منەظەماتێت وەکو مینامە کوردستانە وڵاتێن دین ئیسلامیژی جێبەجێت کە بڤی ئاواینینە چکو چێک کێماسیەک نایەتەوان هاریکاریە بۆ نمونە ئەگەر کۆمپانیایەکی قەراردا بیت و هاریکاریە 100 زارۆکان بکات و هەر زارۆکێکی بۆ نمونە هەیوێ $5 بدەتەوان ئەو پارە کاشتێت بووانە شەرعیش مامۆستا هاوکاریم دەکەت لەوەیەوە کە حەقی هەیە مەسەلەن ئیداریات نزبەیەکش بۆی ئیداریاتە بهێتە تەرخانکردنی ئیدیسەند بابەتت قانونی دایت منەظەماتایدا ئەو مەجال هەیە کو تو ئیداریاتە وی پارەی بگێڕیەوە عاملین عەلەیها شتێکی لێوە ناگەڕین پارە کاش ئەو پارێک و تێت بوومە کاشتشیت بۆ هێتینی پشکایەکی هەیڤە سۆرە ئیماراتەیە و ئەم سوپاسیاوان دکەین ئەوە 2012 حتانوکە دیەلمەت بەردەوامن و یادی سەرمایەدارین کوردستانێنە و یادی وڵاتێن ئەوروپینە مە ئەوژی دەست پێ کردە و پۆلۆنیامە دەست پێ کردی و حتانوکە هژمارەکە خەڵکی لوێرێ یعنی بووینە کافل ji بۆی هێتیمێنمە حتا هەنووکە زێدەتر ji 18,000 zarok ji ser ta serî Kurdistanê ji vî projeyê sûtmendin bêcudayî germiyan li Silêmanî li Helebce li Hevlêrê li Kerkûkê li Mosul heta jimareka wan li Embar li Şingalê li Duhokê li hemî bajarê Kurdistanê sûtmendin heta nûke ji 2012 heta nûke $75 milyon kaş bi ser wan dihatî ماشاءالله البلی و $75 milyon ku kaş çoyna bovana me babetên cuda hene bovana mesela heyva Ramazanê da cêjna Ramazanê da cêjna Qurbanê da serê salê wextê destpêka xwendinê yani em wan grupan poçê dikein dibeyne molan cilûbergan bi wana dikirin dibeyne hindek ciyan ku ihtimale mesela imkaniyatên wan nebî biçin mesela cihê melevaniye, cihê esb suariye, cihên ewêdiye em dibên wêrê jî bibînin ji bo ku fi'len dezgehê xêrxwaziyê barzanî wekû babek bît bo wana dewrê babî bigêrit ku hemû niyeta me ew e em hemî ya dibêjin barzanî babê milletê Kurd e ev dezgehe jî bibîte ew mala barzanî ku taybetî jî ew zarokên bêdayî ku bab em nebtinêt aliyê maddî dat aliyê perwerde jî darîkarî mumkin heta yek ji mercêt me ew ku hemî ew zarok dibî biçne xwendinê dibî xwendinê dibî bixwînin mercekî dî ew e yanî bernameyekî diye me ew zarokê ku derecêt wî li ser vey nohatîne em hemîca merasîma bû dikein û xelatên taybetî dideyne wan ji bo ku bibîte handanek ئەو زارۆکن ku dersa xwe de xirabin em hewlet bikein mamostayên taybet bۆ bigirîn û we bikein ku dê dersên xwe de baştir bin ev komeleka babetên diyên wekû fêrkirina zimanî wekû kompyûterê dewrat bۆ tênekirinê bû Musa دوو میوانمان هەیە ئێستا ئەوانش دێن لای ئەمە بەسێ خواندنێکی و بەردەوام ئالیکاریە gelê baş
باب فرمنو دميوانا دم مهوان ميتين بلا بين كرمكن كتوجي سحكي كتوان مهوانات زمدان نياسيل ناسيو. تنان نياسيل بيراتنل بيراتنينن سلام عليكم السلام يك تنورني إيرا دف مامستا مصيبت يجي بلا الفيري كرمكن يك تنورني إيرا مامستا سحكي اه نياسي نان نياسي خزمن غريب خزمن نينا غريب نينا غريبين كرمكن فيري هذا جي تقريبا يك تنورني إيرا ايرا امن بما كوالي ويتشون في كيل دف مامستا مصيرك اها ابي تو دي تو دي هيك جي بتفري ورا وري إيرك هاك مساتو وري إيرك باون دي دا ريد بجدي هم بلا جرايكي واقول بات ورا بيا ورا دي الله فرمون كرم كبرين اخواري ناسيو غريب نينم بس خير ابي بخير بين يلا بخير تنو رمضان ابيرز وخذ قبيلك المهم مستم وصيت نيوصل انا بگومان ايش كان يجي ورا ناديتيا کاتک پۆلی 12 بووم اكا او مايكري بدي هايتي تو لا بولي دوازده بەڵێ نمرەی باشمان هینا بوو ايه وەکو سوپاس گوزاریەک پێشکەشی کردن اي اياتو مامۆستا بەڕاستی ئەگەر برم کەی دیتیتم هەموو کاتێک لەسەر شاشەکاندا دیارە بە شوێنی دیارە لەبەرەوەی زوو لە شاشە تەلەڤیزیۆنەکان دەیبینی ناتوانم بم کە دەمەکە نەمدیتیا لەبەرەوەی ناوی بزر نییە و بگومان شێوەی بزر نییە تقريبا تهس بيكر افاكينا كينين تشبيا تشنبيا قلنا بله نوفيتونا بزحمتها بنياسي نوفا مانا ايش كاس بوجي بو نوفا خراب والله اجي خراب بس بجد ام نوفي وانا نوفيتا نیڤار هەژار کاکۆ نيفار هاجار کاکۆ بەڵێ تقطابيا قوتابی من لە قۆناغی پەنجەم لە کۆلێژی پزیشکی گشتی ما شاء الله يعني بو دكتور ددانا خد حس كده تشينا دافوي بله دکتۆری عام دكتور بەڵێ ئەوس خوشکەکەم دکتۆری ددانە هەر لە خزمەت دایە وتو شاناز بۆتان محەممەد قوتابی کۆلێژ دەرمانسازی ما شاء الله ما دار شاء الله بس تكي گوبانی تێدا نییە یعنی کاری مرۆڤی لووتکەی مرۆڤ بوونە ئەگەر ئێمە تەماشای بکەین هەموو ئەوانەی کە دەگەنە تروپکی سەرکەوتنەکانی خۆیان لە سیاسیەکانەوە بگرە لە هونەرمەندەکانەوە بگرە لە کەساتێک کۆمەڵاتیەکانەوە بگرە جارێکتر ئەگەڕێنەوە بۆ کاری ئینسانیەت تەماشان بکە مەسەلەن لە هونەر دایەکێکی وەکو ئەنجلینا جۆلی دەگاتە تروپک دێت ڕێکخراوێکی ئینسانی دادەنێت کلینتۆن دەگاتە تروپکی سیاست دێت ڕێکخراوێکی ئینسانی دادەنێت بۆی شە بەڕاستی من هەمیشە بە کارمەندانی دەستگای خێرخوازی بارزانی دەڵێم ئێمە بەختەوەرین خوای گەورە ئێمەی خۆش دەوێت کە ئەو ئیشەی بە نسیبی ئێمە کردووە خەڵک لە تروپکی تێربوون لە هەموو حەزەکانی خۆیدا یان گەیشتن بە هەموو حەزەکانی خۆی بۆ کاری ئینسانی دەگەڕێتەوە ئێمە هەر لە ئێستاوە لەناو ئەو کارەدانە و بەش بوویتە بەشێک لە پەیداکردنی بژێوی ژیانیان زۆر جار دەڵێن مەسەلەن چۆن جەستەی ئینسان پێویستی بە خۆراکەیە ڕوحی ئینسانیش پێویستی بە خۆراکەیە ئێمە بینین مەسەلەن لەو کاتانەی کە تو دیارت کردووە ژەمێکی خۆراک بخۆی ئەگەر تۆزێ تاخیری بکەی ئیدی دەست پێ دەکە شەکرە دێت ئەو بەرز دەبێتەوە نازانم دێتە خوارێ من زۆری لێ نازانم دکتۆریش لێرەیە ئیدی زەختت بەرز دەبێتەوە ینی دنیایەک ئەوەیە گۆڕەکەی دكتور ليري ڕۆحی ئینسانی شوایە بەڕاستی ینی ئەمانە ابدو نمونه جون ئەوە خۆراکی ڕۆحن بۆ هەر کەسێک ئیش دەکات ئەمن جارێکی تریش دەڵێم ینی ئەوە ئێمە نین بەڕاستی ئەوە جارێ پێش هەر شتێک ئەوە ئەرکی ئێمەیە ینی هە ئەرکی هەر ئینسانێکە ئەگەر بتوانێت بیکە ئەرکەکەی خۆی بەجێ بێنێتن ئەوەی دووەمیان ئەوەی بەنسبەت ئێمەوە ئەوانن ئەوانەی کە ئەو دەستگایان دامەزراندووە کە بەدڵنیاییەوە دەڵێن کە هیممەتەکە یان هەستەکە یان گەورەیەکە بۆ ئەوان دەگەڕێتەوە و لە هەمووشی یان هەموو ئەو هەوڵانەی کە باسمان کردن بۆ ڕوحی بارزانی نەمەر دەگەڕێتەوە کە هەمیشە محاولەی کردووە کە خزمەتی مرۆڤایەتی بکە خزمەتی خەڵکی خۆی بکە
من بەتەئکید پێم خۆش نییە مەسەلەن ئەمانە خۆشەویستی ئێمە ینی من وەکو برابووینە لەگەڵ بابی نڤارخان هەموو ئەو خۆشەویستانەی تر ئەمە بە ئەرکی دەزانین بەڕاستی کە خزمەتی ئەم خەڵکە بکەین بەڵام من لەوانەیە قەت پێم خۆش نەبێت لەو ڕووەوە باز بکرێت کە ئێمە هاوکاری ئەوانمان کردووە بە پێچەوانەوە ئەمە ئەرکی ئێمە مامۆستا موسا ڕاستی ئەم بەحسێ دوو نمونێت جۆنکین کو زانست و زانین يعني ماشاءالله کو هەردووی بنە پزیشک ئەvە سەربلندیە جۆرە لە دەستپێکی بووانە و بووە و بوومەژی یعنی ئەم بیرۆ ئێکودو بینین کە ئاریکاریت وەختێ نەخۆشیەدا چ ستێرەکێ دروست کرد ئەvەژی هەردوو ئەون یەکش پرۆژێت دەستگای خێرخوازی بازرگانی بەرن کەمە بەحث لێ کرد یعنی مفادار بینە بجا هەموو ئەس ئاخفنێ بووان هەردوو کۆ بهێلم و گەلتە و چ تشتێک بووانە هەیە و هیندێ چکن کو پرۆژێت و سەهەبن ئالیکاریا خەلکی بێتەکردن تایبەتیژی یعنی کچ و کوڕاوێن وەکیوە بەڵێ بگومان دەستگای خێرخوازی بارزانی و سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی مامی گەورە مامە موسا هەموو کاتێک نمونەیەکی زۆر جوان و نمونەیەکی زۆر بەرز بووە لە بۆمە وەکو ڕۆڵەی داهاتوو وەکوونەوەی داهاتوو کە هەموو کاتێک لەوانەوە فێری ئەوە بووینە کە ئەو گیانی بەخشین و گیانی خزمەتکردنە تێماندا زیندوو بیتن بەڕاستی هیوادارم هەر بەردەوام هەر وەکو چۆن بەردەوامەوە تو هزر تنددادکی تژی پلانێک هەبت توژی ئالیکاریا خەلکی بکی کۆچەوە مەسەن ئالیکاریەوە سەردەمێکی داهاتیە کرد بەڵێ بگومان لە داهاتوودا وەکو پزیشک پلانی ئەوەم هەیە و بیرۆکەی ئەوەم هەیە با بڵێن کە لە کلینیکی تایبەتی خۆمدا لە پسپۆڕی تایبەتی خۆمدا کە بەدەستی دێنم ئینشاءالله لە کلینیکی تایبەتی خۆمدا بەپێی توانە لە هەموو هەفتەیەک ڕۆژێک تایبەت بکەم لە بۆەوەی کە بە شێوەیەکی خۆڕایی چارەسەر و بینینی هەموو ئەو نەخۆشانە بکەم کە پێویستیان پێم هەیە بە تایبەتی دەمێت ئەو بڵم کە منداڵ و خانەوادی سەربەرزی شەهیدان هەموو کاتی لە خزمەتیاندا بم کە دەمێت ئاماژە بۆ بکەم بەڕاستی دوو سەرچاوی بەهێزم هەیە لە بۆ بیرۆکانە سەرچاوی یەکەمین یا وەکو ئاماژەم پێدا دەستگای خێرخوازی بارزانی و بە بەرپرسیارەتی مامە موسا و کە هەموو کاتێک ئەو ئیلهامە لەوانەوە وەردەگرین و سەرچاوی دووەمیشم بابی خوالی خۆش بوومە کە زۆر سوپاس لەگە مردووی هەموو لای ئینشاءالله کە لە دوای وەفاتی لەلایەن خەڵکەوە لە نازناوی هەژارانی پێبەخشرا لەبەرەوەی کە هەموو کاتێک لە خزمەتی هەژاران و لە خزمەتی هەموو تین و توێژەکاندا بووە بە تایبەتی تینی هەژاراندا لێ دەمەوێت کە بەردەوامی بۆ ڕێچکەی بابم بدەم و بەڕاستی هەڵگری نازناوی کچی هەژاران بم لە خزمەتکردنی خۆڕایی لە بۆ خەڵکو و لە بۆ هەر کەسە کە پێویستی پێم بی لە هەر شوێنێک و لە هەر جێگایەکدا دەستگای خێرخوازی بارزانی ئەو بەرهەمەکانیتی دکتۆری پێگەیاند سێکتەری پەروەردە زۆر گرینگە پەرەی پێ بدرێتن بەردەوام بن لە یارمەتیدانی چکە زۆر گرینگە کاتێک ئەگەر زۆر بچووکش بچکە من زۆر بچوک بووم کە یارمەتیان دایمە ئێستاش با بە بیرم دێ زۆر بچوک بیمە هەر لە پێش چاومە یعنی ئەگەر تەواویش بکەم حتمما دەبی هەژارم بگریە خۆت یعنی بڕیارمدا وشی چوومە کۆڵێژی دەرمانسازی بڕیارمدا ئەمن دەبی چەند کەسێکی لێ خۆم بگرم هەموو مانگان هەموو هەفتە ئەم دەرمانیان ودانێ هەر هەبی ینی پرۆژەکانت لەدا زیاتر توێسی بکەیت هەژار زۆر گرینگە ئازیز ناوەکەی بەخۆیتی پێویستی بە نازە بە دڵنیاییەوە ئەوەی لە دەستم بێ دەکەم چکە زۆر یارمەتی درایمە هەتا گەیشتیمە ئێرە باسی بابەتێکت کرد خەڵکانێک هەن لە تۆ بکن دوجار دەگەڕێنەوە بۆ کاری خێرخوازی و ئینسانی ئەمە نمونەیەکی زۆر جوان بوو یان لە دنیادا ئێستا مەشاهیرەکان ناوبانگەکان لە ئەکتەر و لە یاریزان و لە هەموو ئەو کەسانە زیادەوەش ینی زۆر جارە نێو کۆمەلگەدا دەبینی خەڵکانێک هەیە دوور لە پیشەکە ئەکە پیشەیەشی جوانە کەسانی خراپن دەیانەوێ دەزانن بیر دەکەنەوە باشترین شت بۆ ئەوەی جوان بن لە نێو کۆمەلگەدا هەوڵ دەدەن بە جۆرێک لە جۆرەکان ئەکتێک بکەن وەکەوەی کەسێکی خێرخواز یان کەسێکی ئینسانی دەربکەون هێندە پیشەیەکی بەرزە هێندە سیفەتێکی جوانە تەنانەت باش دەزانن کە کەسە خراپەکان تاکەشت ئەوەیە کە پێی جوان ببنەوە ئەوەیە کە کەسانی خێرخواز بن و فعلەن ئینسانیش بن لەگەڵی یەک شتی دیکەش دەمەوێت بڵێم هەموو جارە دەڵێمە محەممەدی خۆمە محەممەد شوشی ینی ئەوانەی لە دەستگای خێرخوازی بارزانی ینی کار دەکەن یان تەنسیقێکیان هەیە لەگەڵێکدی ڕەنگێکیان هەیە نازام خوا پێیان دەبەخشی چیە محبوبێتێکیان یەکسەر دەستنە دڵەوە حاڵەتەکیانی هەر ئینسانی بەخشەر ئینسانی
خێرخواز ینی ئەوە بەو جۆرە ڕەنگێکی تایبەتی هەیە پێم وایە ئەوە بەخشێکی خوایە ئەو لێکچوونیان هەیە مادام تە بەحسێ محەممەد شوشی دەڵم دیارە ڕنگ و ڕوت پێوە دیارە بینەوە دیار محەممەد شوشەوەیە باشد بەرنامە نووسیندا یعنی حەقی بەرنامەی دۆێ بەرنامە نووسین بەری بهێ مەسەر کاک محەممەدی شتێکی ترتان بۆ باز دەکەم ینی جارێک برادران لە سلێمانی پەیوەندیان پێوە کردی تیان یەکێک لە ئازیزەکانی ئێمە پاش ماوەیەک کە دیسان هێشتا ینی ناوی مابوو لە ناو لیستی سوودمەندان وتی هاتە ژوورەوە وابزانم ناوی محەممەد بوو ئەویش شتێکم لەسەر نووسە لە یەکێک لە پێشێکەکانی راپۆرتی ساڵدا محەممەد هات گوتی ئەمن پارە وەرناگرم ئەو جارە من بڕیارم داوە ئەوەم ناوێ لە خۆشەویستی وا دەکەم لەبەرەوەم نەبەرگوتی بار هەبی گوتی ئەمن بڕیارم داوە کە من ببمە سپۆنسەری منداڵەکان بەبیرم دێت وا بزانم 20 منداڵی سپۆنسەر کرد گوتی ئیشم پەیدا کردووە ئەو ماوەیە ئیدیە من تەواو بوو خوێندنم تەواو کردو چکە ئێمە قرارێکمان هەیە هەر مامۆستاش هاوکارمان دەبێت بە پێی شەرعی ئیسلام تا 18 ساڵی لە ناو ئەو چوارچێوەیەدا دەمێنێتەوە تا باڵق بوون و ئەوە ئێمە قرارێکمان داوە هەندێک ئستثناءاتمان کردووە ئەگەر ئەو کەسە خوێندن بخوێنێت تا خوێندنی بەردەوام دەکە هەر لە گەریدا دەمێنین چکە قۆناغی زانکۆ قۆناغێکە کە منداڵ ینی ئەو قوتابێکە زیاتر پێویستی بە هاوکاری هەیە و محاولە دەکەین تۆزێکیش زیاتر بکەین لە قۆناغێکە تر چکارکەکانی ئەوە دەبێت محەممەد بوو بە سپۆنسەری 20 منداڵ کە خۆی یەکێک بوو لەو منداڵانەی کە سوودمەند بوو لەم پرۆژەی دەستگای خێرخوازی بارزانی ئیشکردن لە کاری ئینسانی ئەمن بەبێ ئەوە پێدا هەڵگوتن دەڵێم لە کوردستان زۆر زەحمەت نییە ینی بەڕاستی من ئەوە چوو مانگی چوار دەبێتە 18 ساڵ لە ناو ئەو کارەدا ئیش دەکەم ئەوەی لە کوردستانم بینیوە ئەوەی لە خەڵکی کوردستانم بینیوە لە هیچ شوێنێکی دنیادا نییە من چوومەتە وڵاتانی خەلیج من چوومەتە وڵاتانی ئەوروپی ئێمە لە ناو کارەساتەکاندا بووینە منەزەماتی زۆرمان بینی و ئەمە قسەی منەزەماتەکانیشە لەسەر ئێمە ئەوانەی کە عەمری ئیشکردنیان بۆ 100 ساڵ ئەوها دەگەڕێتەوە ئەوجا ئەڵێن ئەوەی کە ئێمە لە کوردستانمان بینیوە لە هیچ شوێنێکی دنیا نییە لەو سینگ فراوانیە لەو هەستی بەخشینە لەو دەستی خەڵک گرتنە ینی ئەوەی کە لە بۆ ئاوارە و پەنابەران کرا بڕوا بکە ینی مەجموعەیەک ئەندام پەرلەمانی ئەڵمانیا لای مندانیش بوون گوتیان ئەگەر ئەڵمانیا ئێستا یعنی ڕقەمە لە ئابووری لە هەموو ئەوروپادا ئەو وەزع لە ئەڵمانیا بێتە پێشێ حکوومەتی ئەڵمانی ئەعلانی ئەوە دەکەت کە ئێمە ناتوانین ئیدارەی ئەو خەڵکە بدەین یعنی نییە لە وڵاتێکدا نزبەی ئاوارە و پەنابەر لە مانگێکدا سولسی ژمارەی دانیشتوانی زیاد ببێت ئێمە بەو قۆناغەدا تێپەڕین کێ بوو ئەو ئیشەی کرد ئەزانن ئەو منەزەماتانەی کە لە تورکیا هەبوون ئەو منەزەماتانەی کە لە لوبنان هەبوون ئەو منەزەماتانەی کە لە ئوردن هەبوون چکو زۆرێک لە ئاوارەکان چوون بۆ ئەو وڵاتانە زۆر زیاتر بوون ئەو لەوانەی لە کوردستان هەبوون بۆ چکو کوردستان بەشێک لە عێراق و ئەو بەداخەوە ئەو جوگرافیایی کە هەیە عێراق ئەو چوارچێوەی کە عێراقی پێدەگوترێت خەڵک ناوێری بێت بۆ زۆر یەکێک لە ڕێکخراوەکان هێڵی سوود و نەدانیان دەتوانی کارمەندەکانیان بێنن بۆ ئێرە بەڵام بۆ تورکیا نەوانە بوو بۆ لبنان وانە بوو ژمارەکە زۆر کەمتر بوو ئەو جا بارودۆخی ئاوارە و پەنابەرەکان لێرە زۆر باشتر بوو لە لبنان زێرە زوو لێرە زوو ئەمە قسەی من نییە باشتر بوو لە تورکیا باشتر بوو لە ئوردن لەو شوێنانەی کە ئەمە چی بەشی هەرە زۆری بۆ خەڵکی ئێمە کە ئەو دڵفراوانەی هەبوو وەکوەوەی کە جەنابی سەرۆک ئاماژە دەبەوەی کە نەک دەرگاکانیان دڵی خۆشیان بۆ کردنەوە هەستێکیان بۆ دروست بوو ئەزانی دووسێ شت دروست بوو لە کوردستاندا نمونەی نەبووە لە دنیادا لە هەموو ئەو بارودۆخەدا کە پلەی سەرما ئێمە ئەزانین ئەگاتە 0 و گەرماکەشن لێکجار ئەگاتە 5 باشە
لەو حاڵاتان هیچ پەتایەک لەناو ئەو ئەوانەدا بەڵاو نەبووەوە کە بڵێن ئەمە پەتایەکە بەنج بووایەک ناڵم حاڵەتێکی ناخۆشی تاکوتۆک لێرە بەڵام یەک پێکدادان دروست نەبووە لە ناوبینی خەڵکی فڵانە گوند لەگەڵ ئاوارەکان فڵانە نەحیە فڵانە شارۆچکە لەگەڵ ئەوان کە ژماران هەندێک جار 48% لە شێخان لە شاریا لە کۆمەڵی لەو شوێنانە نسبەی ئاوارەکان زۆر زیاتر بوو لە نسبەی دانیشتوانی خەڵکەکە پێکدادان دروست نەبوو تو وڵاتی ئەسکندنافی پێکدادان دروست دەبێت لە ئەڵمانیا پێکدادان دروست دەبێت لە ناوبینی خەڵکی خۆجێ لە ناوبینی ئاوارە و پەنابەراندا لێرە نەبووە ئەمە بۆچی دەگەڕێتەوە بۆ ئەو هەستەی خەڵکی کوردستان دەگەڕێتەوە کە وەکو ئاماژەم پێدا بەڕاستی زەحمەت نییە چکو دەستت دەگرن هەر ئەوەندەیە ئەو سیقەیە دروست ببێت وەختم مایە باسی محەممەدیش بکەم من و ژوانش هەر لە زمانی خەڵکی کوردستانین دوای ئەوەی کە باسی محەممەدت کرد بزانین چۆن ئەو شەرەفەش بەر ئێمە دەبردرێ ئێمەش بەشدار بین لە دەستگای خێرخوازی بارزانانی بە مەمنونیەوە تەبان پێشنیارێکمان بۆ بکە بۆ من و هەمیشە باسی محەممەدەکەین ئەوەمان گوتووە لێرەشەوە دەڵێن دەستگای خێرخوازی بارزانانی هەموو خەڵکی کوردستانە ینی کەس ناتوانێت ناز بەسەر کەسدا بکات ئەوەی جێ دڵخۆشیشە ئێستا ئێمە تقریبان زیاتر لە 1000 کارمەندمان هەیە لە چوارچەوەی دەستگای خێرخوازی بارزانانی کار دەکەن لەوانە کوردی ڕۆژاوای تێدایە کوردی ڕۆژهەڵاتی تێدایە کوردی باشکووری تێدایە کوردی ئێرەی تێدا پێک هاتەکان هەموو پێک هاتەکانی تێدان حتا عەرەبیشی تێدان ئەنی ئەو برا عەرەبانەی کە لێرەنە لە ناو کەمپەکان جارێک تر بووینەتەوە کارمەند هەندێک لەوانە پۆستی گەورەشیان وەرگرتووە لە ناو تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانانی بەڕاستی ئێمە ئەمانەوەی گزارش لەو تێگەیشتنەی بارزانی نەمر بکەین کە هەیبووە بۆ مرۆڤایەتی بە تایبەتیش لە مەوزوعی پێکەوە ژیان ئێمە ئەمانەوێت شتێک دروست بکەین کە نمونەیەک بێت وەک چۆن شانازی بە کوردستان دەکرێت ئەوها شانازی بەو دەستگایە بکرێت بە تاکید هێشتا ماومانە ئێمە زۆر ئاماژمان ماون کە هێشتا پێیان نەگەشتوونە ئیشیان لەسەر دەکەین بۆ ئەی پیان بگەین و دڵنیاشین بە پشتیوانی خەڵکی کوردستان بە تایبەتی خێرومەندان سەرمایەداران ئێمە ئەگەین بەو ئامانجانە چکو ئێمە لە ماوەیەکی کەمدا زۆر پێشکەوتنمان بەدەست هێناوە لە کارەکانی خۆماندا بەڵام دڵنیاینە کە هێشتا شتی زۆر گەورە لە پێش ئێمەدامایە ماسن پۆشتێکی بەحسکین خول دەستپێکی گوت و کەرەمکە تو دەگوت ئەس دێ فلان تشتێکی من پلانە هەی تا چ پێشنیارێک هەیە بوو دەستگای خێرخواز مەسەلەن هات فکراتە دەبوت ئەس حەسکم ئەف کوارە بێتەکرا بەڵێ بەڕاستی وەکو ئەنگۆش ئاماژەتان پێدا ئەگەر ئەو شەرەفە بە منیش ببەخشێ کە لە داهاتوودا وەکو پزیشکێکی خۆبەخش لە دەستگای خێرخوازی بارزانانیدا خزمەت بکەم لە هەر شوێنێک لە هەر جێگایە کە دەستگای خێرخوازی بارزانانی پێی باشە لەوێ خزمەت بکەم وەکو پزیشکێکی خۆبەخش لەوێ دەردام زۆر خۆشحاڵم وە گەورەیە لە بۆ من بەڕاستی بۆ ئێمەش گەورەیە زۆر سپاس ئێوە لەگەڵ ئێمە ئیش بکەن بۆ ئێمەش هەمان پێشنیارم هەیە خزمەتکردنی وڵاتی خۆت ئەکەچ زۆر پیرۆزە کاک محەممەدی گوت بیتە دوخەلاتۆ بینەمانە بەڵێ زانانی ئەو دوخەلاتە ئەوە بووانەوە بین جامان دوخەلاتە بینە پێشکەشیوانە بکە بلا ئەف ینی ئەف بەردەوامیە هەبت نێڤبەرەوەدا ینی حتمما ژیدێ هەبێت ئەوێ بە شێرین ئان نا بلا بستەت بن بەس ئەوێ دێ نیشان گوتم وا بزانم نڤاروەری گرتووە وەختی خۆی ئەوە کۆمەڵێشتی دەستگاینە هەر بیرۆ ئەوە لۆگۆی دەستگایە لەسەر مێزی خۆدادنەی دکتۆری ئیشەڵڵا ئەوەش جێ ئەوەیە کلیلە ئەوە لای ئێوە بەدمژە مەدۆلی ئازانم بەس لەبەر نوژین بەو دەرگایەوە جوانە بزەبەت کلیلۆ دەرگای قلبي بحسي محمد يجيبك واسأل محمد يتشاو نوجين واسأل قالك باشا رازني يا محمدي دستكان تاخذ سپاس سپاس كرم جرب خدها بشكل بين فضلنا كده قال ما مستجيب أري والله تشتكي طيبة هي بيجت ما مستوي والله ما مستحوش تتخوش أشتاني زنابي أماجيك فيك بحقيقة الله يعني الصدقة تدفع البلاء ولا الرؤي عينه تدفع البلاء وتزيد العمر يعني أوي زناب باس كتا كاكندرين أماجش فيك يعني يقلواني كدلي
سبحان الله إنساني خير خواس كخيرك دكا يعني نوع إلهامك ديتنا قلبي أو إلهامه تمن دريجية سبحان الله تشتك دبخش يم بخوم يعني أو شتا يعني تشتكي بخشة سرودك بخشة مجلس صغير ما بحسب بخشين يعني تجي سرودك الطيبة أنا أبي الطلب كان أو عن دعوة كاري تشتكي بيت خوش بإما في تشتكي ما بيش كشكت هەموو سرودەکانی هەر بەرزا بێگومان ديالله والله خباب بدلي ما عم بيوش شون هاد درسته دي بشتي نجيب حسين نوجين يجي كينو بلا انت تستدي طيب يا الله شاركي پیغمبر وای گله گله شیرینا وكو محوي البشر كوثر ليل ونهر وكو محوي البشر كوثر ليل ونهر بشعر وصف زوان قايش تحزوريان بشعر وصف زوان قايش تحزوريان لسراسری دیگان رش پیست و سپینوران لسراسری دیگان رش پیست و سپینوران بودی داری سرور من دین روزه کی زوان بودی داری سرور من دین روزه کی زوان مدینه جان مدینه دل جان مدینه مدینه جان مدینه دل جان مدینه شارکی پیغمبر شاركي پیغمبر وای گله گله شیرینا مدینه زور زوانا مدینه زور ارما بوجودی جمالا خوایا هر شي مخلوقه قسمت به او رحمته خوایا هر شي مخلوقه قسمت به او رحمته مدینه ما شاء الله سلام ويهر بجي ويخدش ترازي ودش ويهر بجي ارهبن يا اخو ما دينا بن يا الله کاک مسەبا بینە سەر بەرنامەی نوژین و پرۆژەکانی نوژین و لەوێدا ئەوان چۆن چەند کەس مستەفید دەبن کارەکان چۆنی بەڕێوە دەچن جارێ پێش هەر شتێ لە ناخی دڵەوە سپاسی هەموو ئەو خۆشەویستانە دەکەین ئەوانەی کە پشتیوانی ئێمەیان کردووە کە ئەو بەرنامەیە بەردەوام بێت بە تایبەتیش خێر و مەندانی کوردستان کە وەکو ئاماژەمان پێدا ئەنی ئێمە وەکو منداڵێکی خۆشەویستین بۆ ئەوان هەر چ شتێکیان لێ داوا بکەین بەڕاستی نامانگیارنەوە کە بۆ ئەو بەرنامەیەش داوامان کرد مەجموعەیەکی زۆر لەو بەڕێزانە هاوکار بوونەوە هەتا ئێستاش هاوکاریەکانیان بەردەوامە کە بۆ ئێمە بابەتێکی زۆر زۆر گرنگە ئێمە هەمیشە گوتومانە باسم کرد لەوەی کە کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی خێرومەندە بەڵام بەداخەوە ئەو کارانە ئۆرگانیزە نەکراون ڕێک نەخراون ئیشی ئێمە موسساتەکان بە تایبەتی دەستگای خێرخوازی بارزانی کە چۆن ئەو کولتورەی بەخشین کە لە کوردستاندا لە تروپکدایە ئێمە ئۆرگانیزەی بکەین ڕێکی بخەین ئەمە جۆرێکە لە ڕێکخستنی بەداخەوە ئێمە ئەگەر ئەو سەدەقە و سەرفترە و زکاتەی کە لە کوردستاندا هەیە ڕێک بخرێت ئێمە دڵنیاینە کە تەسیری زۆر دەکە لە کەمکردنەوەی ژمارەی هەژار ژمارەی بێکاری لە کوردستان بەڵام بەداخەوە وەکو جەنابشتان لە سەرەتای بەرنامەکە ئاماژەتان پێدا
مانگی 11 وەکو حەبێکی مسەکەنی لێ هاتووە بۆ خەڵکەکە لەو مانگەدا خێر و خێرات هەیە لەوانەیە بەڵام ئەمە بنەبڕکردنی کێشەکە نییە ئێمە چۆن بنەبڕی کێشەکە دەکەین ئەو کێشەیە کە هەیەی نۆژین کێشەکە بنەبڕ دەکە هیچ ئەوەیەک ناهێڵێتەوە جا نازانم ئێوە یان خۆمان چەند هەردووکمانین وەکو کوردستان 24 و سپاسی هەموو ئەو برادرانەش دەکەین کە لە کوردستان 24 هاوبەشن هاوکارن پشتیوانن لە ڕێکخستنی ئەو بەرنامەیە ئەوەمان چەند پێشان داوە ئێمە چاودێری کۆمەڵاتیمان هەیە کە متابعی ئەو خێزانانە دەکات دوای ئەوەی کە پرۆسەکە تەواو بوو زۆر جار ئەم پرۆسانە کە تەواو دەبیت ئەم کارێکە دەکرێت ئێمە خێزانەکە بەجێ دەیڵین خۆی خێزانەکە بەداخەوە بە هەر هۆکارێک بێت کێشەی هەیە بۆیە کێشەکە لەوانەیە لە هەندێک جار لە ئاستی ڕۆشنبیری بێت لە ئاستی تێگەیشتن بێت لە ئاستی کۆمەڵاتی ئەم خێزانە کێشەی هەبن تو ئەگەر ئیمکانیەتەکانشت بۆ دەستەبەر کرد کێشە هەنوکەیەکانشت بۆ چارەسەر کرد بەس چۆن وا دەکەی نەگەڕێتەوە دواوە بەرنامەی نۆژین ئەوەیە کە نایەڵێ بگەڕێتەوە دواوە چکو ئێمە متابعی ئەو خێزانە دەکەین دوای ئەوەش دوای ئەوەی کە ئەم کێشانەی بۆ چارەسەر دەکەین کێشەی نەخۆشی بێت کێشەی دەرفەتی کارکای بێت کێشەی کرێنشین بێت هەموو ئەو کێشانە پێکەوە کە چارەسەر دەبن کە کێشە سەرەکیەکانی ژیانی هەر خێزانێکی بەداخەوە هەژارە بەردەوامیش بە دوادا چۆنی دەکەن چۆن جارێکی تر وای لێنێتەوە نەگەڕێتەوە کارەکەی خۆی بەجێنێڵێ کە کارەکەی بەجێهێشت چۆن کاری بۆ پەیدا بکەینەوە کە ئەوە مەبەستی سەرەکی مەسەرەن لەو منداڵانە ئەوەیە کە لە خوێندندانە بڕێ ئەگەر ئێمە شتێکمان کرد و ئەو خەڵکە جارێکی تر گەڕاوە سەرجادە خوێندنی بەجێهێشت هیچمان ئەس بەسێ پرۆژەیەکی دیە ماستەر بکەم لە دووکی هەبیە لە هێشتا لە هەولێر و سلێمانی و حەلەبجە ئەوانە مەنەدیت یا کۆدی کەنگی هەبێت دەوبەشکردنا یەکەین نیشتەجێبوونی بکو خودێ سەرروکێ بوردێ دەستگای خێرخۆزیە بارزانانی بە ڕێز مەسرور بارزانانی ئەو دابشکردن شوقین شەهیدان ژمارەوانە بژم 420 بیمانە هەولێر و سلێمانی و هەڵەبجە تشتێکی وسام دەبینین ئینشاءالله کەنگی بڵا ئەو ببینی بۆ وەختی پلان دایە شور سەر تاکید زوو درێن ئینشاءالله زوو بیت زی الهەمیە هەمی جێت کوردستانە طبیعی کلفەیەکی گەلێکی مەزنە ینی وەدیت ینی بەهای ئەو 200 ئەو 420 شوقێت دهۆکێ وەکو جەنابی سەرۆکی حکوومەتێژی و سەرۆکی بردی دەستگای خێرخوازیە بارزانیژیە ئێماژە پێدات ئاخفت ناخۆ و هەر شتێکی بۆ خێزانی شەیدا بهێتەکردنێکیمە ینی ئەvە دیارەکە گەلەکە بچووکە بۆوانە بەس ینی بەهای وان شوقا 29 ملیۆن دلار بوو چونکو هەر شوقەیەک جوان شوقا تقریبا 7,000 دلار بوو ئەv بەرنامە هەیە الباژێڕە دیش کوردستانش بەس تأکید ینی وەخت بێت ئەگەر مژدەیەکە خۆشیە ئەگەر ئەوە بوو لە ئەوەیەکی نودا پێکەوە یاعلانی دەکەین چاوەڕێ بن ئیشڵە زیترین پرۆژە ئێمە بەبێەوە ناچینە هیچ شوێنێک ئیشڵە هەمی پێک بۆ هەف بەشیا باشم هەمی گۆڤای پێک ئیشڵە چجارە ئەم ئێکودش بیر ناکەین تستەکێ بۆ مەهەمیە بچەکەم کار و ئەوی دیت کەوین بەحسی ژناتەوە کەسی بکەین مامۆستا موسا دیارە برای ویژی جێمک هەم بژنە هەواڵ جێمک ئەیسایە خودە تەمەنەوە هەردووکە پێک بەدرێش کرد يعني همو هەت وەکیەکەن ئەکە ڕەنگە پێک ڤژی بن ڕەنگە ئەم فەرق نەکەین تستێکی خۆش سەرێ ناوبینەوەدا چێ بیە و هەند وەکیەکەن بجا مرۆڤ فەرق نەکرد والله گەلێک وەکی بەسەلەن ماوزوع ئەکستە گوتت گول گەل جەنابی سەرۆک بارزانانی بیە تشتێکی هۆسا وەختەی کونگرەی مەسەلە بی ئەو هەبووە و گەل جەنابی سەرۆکی حکوومەتی هەبووە دیال جەنابی سەرۆکی هەرێمێ ینی گەل هەمیە ئەرێ والله و دیال خەڵکی دیژی هەبوو ینی ئەم لێک جودا نەکرینە جارێکی وەفدێکی ئیماراتی هات بووە هیلال ئەحمەرا ئیماراتی ئەژی دیال وانادا بووم چۆینە خزمەتا جەنابی سەرۆکی حکوومەتی جام جهاتین و هەماویژی احتیاطی پێشوازی هەوان کرد و ئەژی على ئەساس هەر زمنی ئۆفیساوی مەیاوێرێ چ دەنگیال منەک جاوی وەختی دەما من کەبوون ئەمە هەر زیانە دەبوونەوە هەر چۆم ڕوونشتم
باشي هو بارخ وكلام من قلت انتم موسى قلت بخدم الدنيا جا راس جا راسك ليه دا قلت الدكتور محمد سروكي إدارة هلال أحمر إماراتي قلت من مشكلة هاي تازة دي بواجي بيج قلت بيجنا كاك عيسى يجي به التسري كاك عيسى جي هات تسري قلت الدكتور محمدي أبا موسايا يعني أبا دكتور محمد يجي تحكي صالك وتشتاق فأو بيشاك لمن جحل تراز بيشاك بير ناس نادي بوم قلت والله عويرونش تعاوني أبا هوا أبا موسى أبا موسى قلت عيسى أو موسى صالك بوام نادي شو خذي تمام هابيك بدريش لا ويش أو مشكلة أبو بس باسي أو مكي أو شطاني أو جاري راوس تمام ما تشينا سر دمي مع هذه وای آخر زور زاری و هیوزم کن یعنی زور چیروکه مثلا آهان ناسرین و كيش مصطرى على أساس از ویژه کیت زانی داخل چواب بود از 15 دقیقه 10 دقیقه کم استرم ان شاء الله تمني وهب يلا. بدريجة يا رب يلا. رئيس الله يلا. يطيبك مرحبا ويجي بك. بس كفتي بن خواندنا تا افصاله دي درچمانه الناس هذه داهات وتكي من 6 ساڵە 6 سال بەڵێ پزیشکی گشتی 6 ساڵە بەڵام پزیشکی ددان و دەرمانسازی 5 ساڵە من 6 ساڵە بەڵێ زحمت بها وهم خيندنا بگومان. يحصل ما يشلا ئینشاءالله بخوشي تاودك ئینشاءالله گرنگەوەی بەرهەمەکی جوانی هەبی بەرهەمەکی باشی هەبی ماندوونەکە دەبیر دەستەوە ئەگە بەرهەمەکەی باش بیتن ئینشاءالله تو مثلا دمي هاري كاري ادي سبجكت بيك وغريدانا كابچيكم شجره تو چه سردانا وانا تكريه يعني جبتني بيواندي اب سوشيال ميديا وهاش اكو ده دزگي یانی مەبەستە سەردانکردن دەستگاق يعني بس للسوشيال ميديا اگات نا بێگومان سەردانی دەستگا دەکەین و دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە کاتە کە من و وەکو باسم کرد خوشکەکەشم هەر لە پزیشکی ددانی بەدەستهینە ئەو کاتە دەستگای خێرخوازی بارزانی بە سەرپەرشتی مامە موسا خۆی خەڵاتی کردین هەردووکمانی دیاری پێبەخشین و پیرۆزبایی لێ کردین بە بۆنەوەی کە ئەو دوو کۆلێژە مامە دەستهینایە کەەوەش لە هێزرماندا مایەتگارێکی جوان و پیرۆزە بێگومان چه تشتكل بيروتي قطش بيروتا نوتشت الدمي هم قال دزگهي بينا وحتى نكجي من بتوبم كاتك بيونديان بيو كردم يكم جار بو او يارمتي ورگرم شوك بيش هنجين خونم بيوديت يا الله با ركس بيني تلفونم نوكرا او لبير ناكري يعني تخوف انت بدي اولي كروتيتك ما شاء الله رك هنجين نوم هاتو الهنجين وهتا استاش خينكش متعودة من ناطعين لفكري بكي او ناطعين مسبق سيدري ببري تكو او هستك ناو خوتا بو خيندنا وهاتينا ايرا او زور بيروزا راستا عندك بابت هي يعني ناقوتري ندخريتا سرنوسي نتواني اكتيبو بكي هيت اوي كلا دلو درونا عندك زوري خوشي هي عندك زوري بخشش هي للا خواوا يعني كبودي اصلا ناتواني وصفي بكي بيناسي بكي تيادقم بس مثلا لزماني جستا لدربرين دا زاري وعلى إنسان كان دردك بيت. قال خوش حال بينا في شغين هم زور يتكلم زيادة. إن شاء الله مالا برفرهترو 1000 و 2000 شكار مادا دبورت ما بحث محمدي بيتشاكي كير بس بوديورا بيوانديو قالك بيك وباشا أنا باشا وأم شانازي برنامج نوجين يعني براستي تشكو ما بلان قران كاريد سيستم شغل خدا كرينا مخابن يعني دقل دست بيكا چبونا دزگه خیرخوازی بارزانی و جيربوناوي یک دو پروبلم مزن چبون تایبتی جی 2012 هاتنا آوارن روجاوا و پشتینگی جی 2014 کردین مین ایز دی او کار ساتا مزنا چبو آوارن دین پارزگاهن دین عراقی يعني خلقي هستك بوچي بو دزگه خیرخوازی بارزانی بس بو آوارا و پنابرا براستي يعني اوي اركيكي مزن بو يلك ويعني ام مجبور بو انكو هميش يعني تخو بو وير ترخان بكين اگرنا دزگه خيرخوازي بارزاني بلان او انكو جهرين نوعي چه بكد نافكم القاعده وما دس بكريه بتايبتي بواري او برنامج نوجين دانك دبين انكو كاريري دويچنا يه بروجي عزيزان كاريري ويچنا و او سنترين انفت كينج بو اوتيزمي كو چن كاريري هيا وحتى انه كبس سنتريل كل حفليري هاي الشيايا نزيكي سيزارو كان ياريني تو ناف خوندني ناف بروسا خوندني داكو اوا داس كافتياكا اتحمي عراق و منطقه دايت كم بونا كو سنتر بفي اواي بونا
هەیامەکی نزیکدا سنتەرێن مە دیسان باژێڕندین کوردستانی دی دەست بکاربن ب ئاوایەکی نموزەجی و بسیستەمێکی گەلێکی باش و پێشکەفتی و فعلەن وەکو من ئێماژە پێدا حەبەکە مسەکەن نەبیت بۆ هەندێ نوکە مەسەلەن کە موضوع ئۆتیزمێ یعنی پرسگرێکێکە گەلەکە مەزنەت ناف خێزانیدا ji بۆی هەر خێزانێکی گرنگێک و ئەگەر ماوەیە 2 ساعتاژەبی ئەو زارۆک بشتە جەیەکی احتیمالە کەس فکر هەندێ نەکەت و ئەو زارۆک دەبیتە ئێکژێ کارکتەرێن ئەکتیف یەن بنیاتنەر یەن جهێ دڵخۆشی و سەربلندیە بۆ خێزاناویژی ئەف پرۆسە بڤی ئاوایی شۆڵ دەکەت و بە چارەسەریەکە بنەڕەتی بیت سێکتەر 11 پرۆژە گەلەکەن ڕەنگە حتا چند ڕۆژ دیژیان بەحسکین خلاص نەبوو تأكيد ئەرێوەڵا ساڵاوە بووە زێدەتر لە 105 پرۆژە هەبوو گەلە خۆشحاڵ بینە شەوە ئەمجێ هەروەسا دوبارە ڕەمەزانە پیرۆز پیڤیا بجۆجارێت بێت ئینان پێکەیف خۆش بوون بوانە سەربلندین ینی مەزڵترین سەرمایە بوومە ئەڤەنە ئەو زارۆکتمە گەلە هەرچەند نوکە گەنجت منە دکتۆرێت خلاص پرۆژێت وای پێک بەهبنی شڵات گەلە بخێرات گەلە خۆشحاڵ ئەوەدانتان کردەوە گەلە بخێرات بەس دیارێت خوب بنژبیر نەکەن نەمینە ئەمە بینەلویری ئەم دەبین ها گەلە بخێرات مامۆستا گەلە خۆشحاڵ بین مایکەکە دانێ بە دەست خۆی خێراژی بنوێسێت دەستان خۆش مامۆستاگیان دەست گەلە بخێرات گەلە خواستان بێت ئەوسانە پرۆژێت خێرخوازی یا خوشە مرۆڤ کردار بەحەز کرد نە کابراکە ماڵە خۆ واللهی نزانم دینارێکا دایکی حتا 3 ساڵە دیژی بەحەز کرد و نافچاوەتی دە نه دەستگای ئەوسا کارێت مازند کرد و بەحەزی ناکەن ئیلا جارێکە ئەوسا داوسا ئەم کێمی دەمەکێ کێم ئەم بۆ پرۆژێن وانە بەحەز بکەین تەرخۆم لێرە دەمیشت ئاماژەش بۆی بکەم يعني إمام علي تقريبا آياتي تطبيق كل السرخوي الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية يعني وهي مثلا بشو خيري كردي بروش كرديتي إمام علي وبنهاني وكردي وب عاشكراش لا خوف عليهم عندك عاشكرا بون هي بون من دبني شخصانك تساوي ليدك بێگومان تیمالە بەو ئەمە جانترین نمونە ئەوە بەردەستیوانە ئۆلیکۆری وەرگرتین و کە ئەوەی بەحسێ پرۆژەت خۆیت ئۆلیکۆریەت کن بێ بەرامبەر بەخۆی بەرهەمی باش شت هێنیە بەرهەمی باش لێ پەروەردە دەکەیت ڕاست یەکتوژی بەرهەمەکێ دەرەجەیەک کەشیش هەنجینانی هەنجین هەنگڤین و باهیڤ و فستەق و گیس جان مدينة جان مدينة دلو جانم توي مدينة مدينة جان مدينة دلو جانم توي مدينة سنك شاري بغنباري جنان في دان مدينة سنك شاري جلبا في دار مدينة هوشيار بكاشي مسلمان هوشيار بكاشي مسلمان تاكو ماوي وداشي الاشيان مالي دنيا ما يبوسا وكس نبي ونبوة قربان مالي دنيا ما يبوسا وكس نبي ونبوة قربان
صافيك في مبوى دنيا وقيامة دياري صافيك في مبوى دنيا وقيامة دياري خوام ياري خوام ياري خوام سيب لباسي عالم سيب لباسي عالم هاي ذكرنا وي ان شاء الله خذ اشترى زي يا خمان دي نبي بارك الله فيك وي خذ خيرات بالمست يا رب اللهم صل على محمد شعرك تقريبا اوي للسروي بو يعني يا ربي يا ربي شاري مكة ومدينة سرساوي بروة وآينة خدها لي ما نخوش بو خاطري الشاهي مدينة شعلانا براستي او كسانيك الشعر دادن يعني هستشي بقوة براستي ناخو للدرون وأداكرنك شي زور مهمة كهندك ياوي ما مستري برد زاني هندك يا مثلا لا روي تكنيكاتي بين سؤال بين سؤال أو رتم زور مستري بوجودين أريتو هل بس تدخيني تشجنك وتسرودك يا بيجي سرود السرود دنقم زور ناخوش لوش تانا السرود والله باجني رباب بلي استشي لا والله السرود هالشي والله لا والله سرود نازانم دنقم تخوجني هروما يستاهلوا دين كابينة أو سيوا كتشي بينا سيوا تما سي السرودي والله السرود كورا والله دنقم ناخوشم دو هوتا هادي طبعا اخواني يستاهل خوشني دنقم دبو السرود يلا دبيجي هل بستك شعرك يعني ما كان وقت ما بس والله وقت ما كيمي هوي نعمل عم اخر ام دي بو بهلا يا الشعر ينجي سرود اك شو ركبن ينهردو هكا الشعر بتبتني بشتنجي خط يعني دي خطره خوز يعني صار ركبتنا كلا بيني منو ما صدشتي لا والله مش علاقات بيني از بول الشعر خاطر حظك حظ الشعريه بابر واقريش تدلين دريكون شوهات وأمن مستي خيالاتي كسيكم ريكون برادي يلا حزلي ويبخين ما والله شعر دروة يلا يلا خاطر خوب خوازي امنو ما مستعمل هذا شتي دي خاطر خوازي يلا افشافجي باشي وناي ما بيشكش كر ان شاء الله خدي خيره همي وبنفست خدي خيره تجي بالزاي واش بداته ان شاء الله الله باشي من وين خلاص دي خاطر خوب خوازه خاطري هم لاك ان شاء الله باقي خدي خيره همي وبنفست ديار مو بون زور سباس هم لاك دعاء الشرب افيت تجرج بينا كان دعاء بما بخو بما همي وبكن ام بيك فو بو اتجي كوبوديني بيجي بما دعاء بكن بخدا وما دعاء بكن ابو واش دعاء والله بني بازني وقت المزقفت تجي بما دعاء بك ان شاء الله يلا بجبرو خاطره خدي ان شاء الله ديالو ومهميه بتو بارك الله فيك خاطره وخوش خاطره وخوش شي خاطره وخوش هو بلا اكيد بخاطره خير يعني نابي وهبلم خاطره وخوش بطل خاطره وهرون نينا تشزمو ماشي يعني الراوستا خاطرتان خوش يعني خرابه خاطرتنا لا بخو بالك بخاطره كاكا اخواتان لقل باش شوهات أمن مستي خيالاتي كسيكم مشغولي نفس قرتني مشكن نفسيكم
لەم حجرە لەبەر پەنجەرە کەوتوم و دەخوێنم بعینی دەڵێی بولبولی گۆشەی قەفەسێکم هەم وارسی فەرهادم و هەم نائیبی مەجنون وا تێمەگە قوربان کە گەدابوو هەوەسێکم گەردەنکەچی تۆم بێکەش و ڕست و قەلادە وازن مەبە ناعاریف و هەرزە مەرسێکم واللهی کڵاوی سەری من چەرخی دەماڵی ببوایە بەدامانت ئەگەر دەستڕەسێکم واللهی کڵاوی سەری من چەرخی دەماڵی ببوایە بەدامانت ئەگەر دەستڕەسێکم باوەڕ مەکە ڕۆح سەختی غەمی فرقەتی تۆ بم بۆ هاتنی تۆ باقیە نیوە نەفەسێکم